بەڕسمی بەڕێوە ناچێت ئاهەنگی گەورە مەبەستم بەڵام هاوڵاتیانە بینم کە هاتوون بۆ ئێرە و ئێستا نوێنەری حزب لایەنە سیاسیەکان کەرکووکیش بە ئاماشەوە هەر گەیشتە ئێرە بۆی کە بەشدار بێ لەگەڵ هاوڵاتیانە بۆ یادکردنەوەی نەورۆزی ئەم ساڵەکردنەوەی ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک. بەڵێ ینی مەراسیمەکە ئەوەیە کە بڕیار ئاگری نەورۆز لێرە بکرێتەوە و پاشان باڵێن پیرۆزبایی ساڵیادی ڕاپەڕینی کەرکووک و پیرۆزبایی ساڵیادی جەژنی نەورۆز و پیرۆزبایی جەژنی ڕەمەزانیش بە ئاماشەوە لە هاوڵاتیان بکرێت لێرەوە هەندێک پەیام لەلایەن پارێزگار و لەلایەن حزب لایەنە سیاسیەکانەوە پێشکەش بکرێت کە مەبەستەکەش یەک ڕیزی و یەک دەنگی کورد بێت لە کەرکووک. ئەگەر بوار بێت منە مێ بچمە لای پارێزگار یەک پرسیاری بچووکی لێ بکەم سەبارەت بە یارە هاوڵاتیەکی زۆری لەگەڵایە. کاک ڕێبوار سڵاوتان لێوێ ئەمڕۆی بێنم لەگەڵ ئەندامانی ئەنجومەن پێکەوە هاتوون. پەیامی ئیدارەی کەرکووک لێرەوە بۆ هاوڵاتیان چییە لەسەر قەڵاوە چ پەیامێکە بێن؟ پەیامی ئەمە پێکەوە ژیانە، پەیامی ئەمە ئاشتیە، پەیامی ئەمە پێکەوە کارکردنە لە پێناو کەرکووک و کەرکووکیەکان و ئەم جێژنەش پیرۆز بێت لە هەموو گەلانی عێراق و کوردستان و کورد بە تایبەتی کە ئەمڕۆکەش لە عینی کاتە جەژنی نەورۆزە. ئەمڕۆ ئاگرەکەیتەوە لەگەڵ ئاگرەکەی جیوایەکە دێ بۆ کەرکووک ئاشتی و سەلامەتی بۆ خەڵکی کەرکووک، بەرقەرارکردنی زیاتری ئەمنیەت و ئاسایشی کەرکووک. یەک جۆرە گەوی لەسەر قەڵای کەرکووکە بینم ئەم یەکگرتووە یا گوازنەوە بۆ نێو پێکاتەکانی دیکە. بەڵێ ئێمە کارمان بۆ کردووە، یعنی ئێمە لە بۆنە و مناسەباتی هەموو پێکاتەکان بەشداریمان کردووە و کارێکمان کردووە کە پێشووتر نەبوو. ئێمە دەچینە بۆ مناسەباتی ئەوان، ئێمە دێن بۆ ئەوان دێن بۆ مناسەباتی ئێمە، بۆیە ئەو شتا ئێستاکە تقریبەن لە کەرکووک شێوازێکی نوێ الحەمدوللا. بەڵام من نبینم کە هەم ئەندامانی ئەنجومەنش لێرن و حزب و لایەنە سیاسیەکان بە هەمان شێوە لێرن لەگەڵ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هەمووان هاتوونەتە سەر قەڵای کەرکووک بۆی کە یادەکە بکەنەوە. من ئەگەر بوار بێت دێژین ئەمەوێ پەیامی چەند هاوڵاتیەکەش ماشەڵڵا قەرەباڵغ کاروان جەژنی ڕەمەزان و ساڵێکی ڕاپەڕین. سڵاوتان لێبێ بەجلێکی جوانەوە هاتووی بۆ سەر قەڵا، پێم بڵێ پەیامتان چییە؟ لەسەر هەموو تاکیش کورد شانازی بم ڕۆژەوە بکە ئەم یادە سێ یادە ڕاپەڕین نەورۆز جەژنی ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو گەلی کوردستان. ئەمڕۆ چاواتێکتان هەیە وەکو خەڵکی کەرکووک خۆ چاواتێکن ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان وەکو جاری جاریان کەرکووک بگەڕێتەوە ژێر سەیتەری خۆمان و شانازی پێ بکەین. دەستە خۆش بێ. پەیامی جەنابتان چییە؟ پەیامی ئێمە لەم ڕۆژەیە ڕۆژێکی لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کەرکووکەکان بە تایبەت کەرکووکیەکان سوپاس بۆ خوای سەبا ئازادانەوە جەنابی پارێزگاری شاد بوو ناومان و لە خوای بەزاد بێ ئازادین و ئێتر هیچ شتێک نەماوە بڵێ وڵای هیچ بەربەستێک نییە لە بێنمان ئازادین ئەلەم خۆمان هەڵەدەین بە ئازادیە ڕۆین و دێین و هیچ کێشێکمان سپاس. دێژین بڕیارە پاشکەمێکی تر ئاگری نەورۆز لێرە لەسەر دەستی حزب لایەنە سیاسیەکان نوێنەری حزب لایەنە سیاسیەکان و پارێزگاری کەرکووک خۆی ئاگرەکە بکاتەوە هەمووان پێکەوە بەستم بە یەکگرتوویە. ئەنی ئامانجەکە ئەوەیە کە بیگەێنن لێرەوە کە کورد بە یەکگرتوویە چێتە بۆنە و مناسەبەکانەوە پێشتر ڕێکەوتن لەسەر ئەمەکراوە کە ئەم یەکگرتوویە بگوازنەوە بۆ نێو هاوڵاتیانیش ینی تا بکرێت لە کەرکووک بابەتی حزبایەتی بابەتی ناکۆچیەکان کەم بکەنەوە بەڵکو بتوانن پێکەوە کارێک بۆ هاوڵاتیانی کەرکووک بکەن و زۆرێک زۆرەکان یەکگرتووی بێنە نێو ڕێزەکانی خەڵکی کەرکووکەوە. سڵاوتان لێبێ جەژنتان پیرۆز بێ. پێم بڵێن پەیامیەوە چییە وەکو خێزانێکی کەرکووک؟ وڵی پەیاممان چیە بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە کە ڕێکەوتی جەژنی ڕەمەزانە و ڕێکەوتی نەورۆزە. بەڕاستی پەیامم ئەوەیە کە ئەم خەڵکا بینم لێرە بەجلی کوردیەوە هاتەتە ئێرە پەیامێکی خۆشە و هەروە ئەتوانم بڵێم هەرچی هەبێ بەرامبەر بە تاکی کوردان ناتوانێت بۆستێ سەرڕای ئەوەی کە هەندێ ناخۆشی هەیە لە وڵاتانی دەور و پشتا و هەندێ ئاژا و شت هەیە لە ناو وڵاتەکەمانیش بەڵام سەرڕای ئەوە کەس ناتوانێت کورد ڕاگرێ. ئیمڕۆ بەجلی کوردیەوە هەمومان هاتوونەتە ئێرە بۆی ئاگری نەورۆز هەڵکەین کە ئاتوانی بڵین پەیامێکە بگەینینە هەموو وڵاتان کە کورد هەر ئەمێنێت و ناتوانێت هیچ شتێ ڕێگری لێ بکەم. دەم دۆخە هەیە بڕیار بۆ قەرەباڵغی نەکرێ بەڵام ئێوە هاتوون خەڵکی تر هاتووە هاوڵاتیان لەسەر قەڵان ئەمە بۆچی؟ بەڕاستی ئەو یادە هەموو ساڵ ئەکرێت سەرڕای ئەوە ئەڵێم ئەو کێشە و گرفتانەش هەیە هیچ شتێ بەرامبەر بە کوردان ناتوانێت ڕابوەستێ. بەڕاستی ئێمە
سەرڕای ئەو کێشانەی کە هەیە هەر تاکێکی کورد بەڕاستی لە ماڵەوە نەمانتوانی دانشین بەجلی ئەڵاگۆڕ و جلی کوردیەوە هاتین لێرە بە یەکەوە هەمومان لێرە ئاگری نەورۆز هەڵکەین. دێژم منەوێت دیمەنەکان بگوازمەوە ئێستا ئامادەکاریەک کرێ بۆی کە ئاگری نەورۆز بکرێتەوە ئەوە تا مەشغەڵی ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک داگرسە ئەمە وەکو پێشتر ژوتم لەسەر دەستی حەزب وڵاتە سیاسی کوردەکان و خودی پارێزگاری کەرکووک و نوێنەرانی کەرکووک لە جۆی نوێنەرانی عێراق بەشداریان تیا کردووە. مەبەستەکەش وەکو باسم کرد یعنی لێرەوە پەیامی ئاشتی و برایەتی بگێنن بە تەواوی پێکاتەکان و بە تەواوی هاوڵاتیانی کەرکووک بە تەواوی کورد و عەرەب و تورکمان و بە تەواوی ئەوانی کەوا بەشداریان کردووە یان خۆت بەشداریان نەکردووە هەمووان مەبەستەکە ئەوەیە پێیان بوترێ کە کەرکووک شارێکی کوردستانیە و لە هەر بارودۆخێکا بێت ئاگری نەورۆز لێرە هەرەکرێتەوە و با بڵێن هیچ ساڵێک ڕێگەنادەن هاوڵاتیانی کەرکووکە ئەم ئاگرا لەسەر قەڵا نەکرێتەوە بۆ پێی کە ساڵانی پێشوش کە هەرچەنە بارودۆخ خراپ بوو بێت یاخود بارودۆخ کۆرۆنا هەبوو بێت هەرچیەک هەبوو بێت ئاگری نەورۆز سەرکراوەتەوە لەسەر قەڵای کەرکووکدا ئەگەر دۆخی کەرکووک دۆخێکی ئاسایی بوو بێت قەڵواڵکێکی زۆر گەورە لەسەر قەڵای کەرکووک کراوە ئاهەنگی جیاواز ئەنجام درراوە بەڵام ئەگەر دۆخیشانی نائاسایی بوو بێت ئەوە ساڵانە ئاگرەکار کراوەتەوە یادەکە بەی شوەیەک نێڵراوە تێپەڕێت ئەگەر کەرکووک لە خراپترین دۆخیشیدا بوو بێت. ئێستا ئەمەی کە دەیبینن ئەمە دیمەنی کردنەوەی ئاگری نەورۆزە لەسەر قەڵای کەرکووک. ئەمە بەڵێن بۆنێکی نیشتیمانیە بۆنێکی نەتەوەیە بۆ هاوڵاتیانی کەرکووک بەلایەنەوە زۆر گرنگە ساڵانە ئەم ئاگرا بکرێتەوە خۆشیان لێرە بن بیبینن دیمەنەکان بۆ پێی ئەگەر بەشێک لە هاوڵاتیان کە نایەنە ئێرە عنی پێیان وایە ئەم ساڵ دەستکەوتێکیان لە دەستەوە خۆشتێکی گرنگیان لە دەستەوە پێیان نەکراوە کە لێرە ئامادە بن چونکە وەک باسم کرد ئەمە بۆ هاوڵاتیانی کەرکووک بەشێکی گرنگە ئەم هەڵبەت بۆ کەرکووکیان و هەر کاکێکی کورژی کاروان بۆی ڕۆژێکی تایبەتە هەر بە بەشداریکردنا ئەوان خەتیران و هەلکردنا ئابی ئاگری هەڵبەت بووان گەلە گرنگە بینەران ئەوان دەبینن با ئایکە ڕاستەوخۆ بارێزگەها کەرکووکێ و باژاری کەرکووکەیە کۆ یەکەم باژار ناوا جەژنا نەورۆزێ ئەوان دەست پێشخەری کرد و ئاگرێ خۆ بلند کردە و هەل کردە و پارێزگاری کەرکووکێ لێ دەرێ ئامادەیە ئالیێن سیاسی لێ دەرێ وەکو کاروان وتی یەن ئەنجومەنێ نوێنەرێن عێراقی لێ دەرێنە یەن ئەنجومەنێ پارێزگایش بۆکۆ بەشداری ئەبێ بوونەیانەتەوەیی یا کورد بکەن واکمەدی تیژی قەرەباڵغیەکە زێدە پارێزگەها کەرکووکێ هەبوویە خەلکێکی زێدە بجلێن کوردی بجلێن ڕەنگا و ڕەنگ هەموو پێک بە بەشدار بوونە ئەش بۆکۆ ئاگرێ نەوروزێل کەرکووکێ بێتالکردن ئەبدیمەنە ڕاستەوخۆنە یەکەم باژێرژی کەرکووک بووە. بەڵێ کاروان بەردەوام بە. بەڵێ دێژین وەکو تۆ باست کرد کەرکووک خۆشبەختانە ئەم ساڵ شەرەفی ئەوەی پێ بڕاکە لە دێو پارێزگاکانی هەرێمی کوردستان ینی لە بەشێکی گشتی لە عێراقیش یەکەم پارێزگا بێت کە ئاگری نەورۆز بکاتەوە لەسەر قەڵای کەرکووک وەکو باسم کردم بەشە ئەڕوانێتە سەر گەڕەکانی ڕەحیماوە و ئیسکان و ئیمام قاسم و ئازادی و ینی چەند گەڕەکێکی دیکە لە هەموو ئەم گەڕەکانەوە ئێستا سەر قەڵای کەرکووک دیارە کە دەبینن گڕی ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک دەکرێتەوە و خەریکە با بڵێن بڵێسەی ئاگر بەرز دەبێتەوە لەسەر قەڵای کەرکووک پێم وابێ حەزب وڵاتە سیاسیەکان لێرەشەوە پەیامیان هەیە من ئەگەر بوار بێت باشانجی حەزکەی گوه لێ بین کاروان بزانین پەیامێن وان چونەش بۆ نەوروزێ کەمێک دوورم لەوانەوە بەڕاستی وەردە نزیک ببەرەوە بزانە چی ئەڵێن بۆی نزیک مۆلیان بۆیە پەیامەکانی حەزب وڵاتە سیاسیەکان بگەێنم بزانین ئەمڕۆ لێرە لە کاتیکردنەوەی ئاگری نەورۆز چی پەیامێک بە هاوڵاتیانە دەن و چی شتێکی جیاوازیان هەیە بۆ پێی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی باسییان لەوە کرد کە هەوڵەدەن ئەم ساڵ هەموو بۆنەکان پێکەوە بکەنەوە هەموو بۆنەکان جگەلەوەی کەوا ببوورە باڵێن هەموو بۆنەکان پێکەوە بکەنەوە بەشدار بن لە یادەکانی ڕاپەڕین یەک پەیامی هاوبەشان هەبێت یەک گوتاریان هەبێت مامچ بەلای ئێستا پارێزگاری کەرکووک قساکە بە پەیامەکەی گوازی ڕین و نەورۆز پیرۆز بێ لە هەموو کۆمەڵانی خەڵک و بەتایبەتی لە
دیارە ئەمڕۆکە جگە لە جژنی ڕەمەزانی پیرۆز جژنی نەورۆزشە کە جژنێکی نەتەوەییە لەگەری کوردیش پیرۆز بێت و لە کەرکووکیەکان پیرۆز بێت پەیامی ئەمە تەکی دەکەینەوە جارێکی دیکە وەکو چۆن لە سەرەتای کارکردنمان پێکۆژیان بوو بە ئاراستەیەکی سەرەکی کارکردنمان لە کەرکووک تاکید لە پێکۆژیانەکەین و بەردەوام بوون لە کارکردنمان بەو ئاراستەیە و بەو شێوازە دەتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکەین ئەمڕۆکە ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک کرایەوە ئەو دۆخەی کە ئەمڕۆکە عێراق و ناوچەکەشی گردێتەوە ئەو خەڵکی کە ئەمڕۆیەوە خۆتان بینیتانە بە خۆڕست خۆیان کۆبوونەتەوە بەڵام واجبمان بووە وەکو ئیدارەیە مەقەرارماندا لەگەڵ حزبە کوردستانیەکان کە ئاگری نەورۆز هەرەبێ بکرێتەوە وەوە جژنێکی نەتەوەییە جارێکی دیکە پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو کۆمەڵانی خەڵکەکەم کۆمەڵانی خەڵکی کەرکووک وەتاکید لەسەر پێکەوە ژیانی ڕاستەقینە دەکەم و داهاتوومان خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵک دەبێت لەم شارەدا کاکڕەبوار ئەبین لەم خەڵکە خۆڕستکان هاتووە چ پامێکە کەرکووکە تر کەرکووک هەروایە ماشەڵڵەیان لێبێت و دەستخۆشییان لێەکەم و پیرۆزبایان لێەکەم دیارە ئەوەتر کەرکووکەکان لەو مەسەلانەی کە مەسەلەیەکە کە پەیوەندی بە بۆن و مناسبات و یادە نەتەوەیی و ئاینەکان بێت هەمیشە ئێمە دەست پێشخەر بووینە لە ڕەمەزانە دەست پێشخەرە بین لە جژنەکانە دەست پێشخەرە بین بۆ شتی جوانەکی ئەمڕۆکە ڕۆژێکی خۆشە ڕۆژێکی ئاشتیە و ئاگری نەورۆزیش پەیوەندی بە چۆنەڵێ ئاشتی و ئازادیەوە هەیە پەیوەندیەکەی ئەبێت ئێمە زیاتر لێرانە ڕێز لە هەموو پێکاتەکانی تر بگرین و زیاتر برایانە لە نێو یەکتری بپارێزین کە ئەمڕۆکە کەرکووک لە ئاستێکی پێکۆژیانی تەواوە بەخۆیەوە بینێ لە نێو شەقام لە نێو پێکاتەکان وێ من داوە لە هەموو ئەم گەنجانەکەم یەکریزی و پێکۆژیانی کەرکووک ئێوە زیاتر پەری پێ بدەن چونکە حکوومەت و ئیداری ئێستەی کەرکووک ئەوە بەرنامەیەتی کەرکووک بە فرێنەتەوەیەکەیەوە جوانە بە فرائین و مەزەبیەکەیەوە جوانە و هەوڵ بدەین ئەمە بکەین بە قووەتێک بۆ کەرکووک ئەم فرێنەتەوەی و فرائینی و مەزهەبیە لە کەرکووک بکەینە هێزێک کە ئەو هێزە ببێتە مایی خزمەتکردنی خەڵک و خەڵکی کەرکووک و شارەکە بەگشتی بۆیە دەرفەتێکی باشمان بۆ هاتووە چاو لە هەندێک وڵاتی پێشکەوتوو بکەین کە ئەم فرێنەتەوەی مەزەبیە بکەینە قووەتێک و ئەم قووەتە ببێتەوە کاری خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵک. بەڵێەوە جێویستی بوون ئەمە بەیابی پارێزگاری کرد حزب بوو لە نەسیاسەکانیش بوو کە لە تایبەت لە جەژنی نەورۆز و یادی ڕاپەڕینی کەرکووکدا پەیامەکەیان گەیان ئەندامانی ئەنجومەنیش لێرە نۆکە باسم کرد پێشتر ینی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بە ئاماشەوە من لێرە دەیان بینن دێژین هەڵۆجەباری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاکە وەسڵاو لێبێ جەژن پیرۆزێ کاکیوە باشەوە پەیامی ئەوە پێم بڵێ چی ئەمڕۆ لەم پیادەیە سەرەتا پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو مسلمانانی جیهانەکەم و بە تایبەتی خەڵکی کەرکووک مامۆستایانی ئاینی کەسوکاری شەهیدان کەسوکاری کەمەندامی سەنگەر جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز و یادی ڕاپەڕین هەر هەمووی تێکەڵی بە یەکتری بوو و لێرەشەوە پیرۆزبایەکی گەرم لە تەواو ستافی ڕاگەاندکارانی کەرکووکەکەم کە زۆر هیلاکن زۆر ماندوون دەستان خۆش بێت بەڵێەوەی کە جێویستی بوون ئەمە بینیتان و جێویستی بوون ئەمە کاروان دیگەلمەدا بمینە دیمەنی جوان کەرکووکێ و ئاگرێ کەرکووکێ بلا بەرداوامی هەبن ئەس ژ کەرکووکێ بچمە ئاکرێ ناوێنوان ژینەکی چەکێ نێزیکێکن بچنە ئاکرێ لە ئاکرێ دلبرین غازیت گەل مندایە دلبرین جەژنا ڕەمەزانێت گەلیا نەوروزێلتە پیرۆز بیت و بۆچیتە جلکێن کوردی لەبەرخۆنە کرینە دلبرین کوردینە دێژین بەرتەنە تەمام باشە وەسا دیار بوون شاشل بەرتە نەبوون ئەس بزانم وەکو ئاکرێ پایتەختێ نەوروزێتێتاناسکردن ڕێوڕەسم چاواتێنە بڕێکرێن چ ئامادەکاری هاتنەکرێن خەلک وەکو جاران پراستی وەکو پایتەختێ نەوروزەیە ئاکرێ خەلکێکی زێدە ji بۆ بەس دیتنە وان خەتیران دچوونە ئاکرێ قەرەباڵغی بزێدە پێوە دیار بوو حتا لە دەربەی وڵات دەهاتن لە باکوور دەهاتن لە خاروی عێراقی دەهاتن ئیرۆ خەڵی گەشتیار هاتیە ئاکرێ و ڕەوشە پایتەختێ نەوروزێ چاوایە ئیرۆ
ديجين وكيف ديجين بشمن جمعيت ديجين دم باش نوروز بيروز رمضان بيروز أفريقيا جي رجع عينيا أوا بيروز بيتنو ديسان رزقار بنا قدس كردستان كو كركوك أو جي بيروز بيتن هلبت أفريقيا لآخر توزاني روجن جالك هيجان يعني بر چالاكينا او دي من كوبش مدارك في اگر بريت پیش خلکان تا از ور بگربام رنگ یک کس لیورنه بو جبرکو پیلن بارا مارین هنده یه پیس آخری وگرت یا هندك جارا روش تمامي تيك دويا او دي من كوبش يعني كو برامر مدارك من ديجين خلق كي زيدا يهار چهار پارچه کردستانه تایبتی پارسگن باشور کردستانه هاتی نویره بو هنده کو نوروز ببینن کو همو سال جوانترین دیمن ین سنوری قضا آکرنا او خطیرن کتین حل کرن و تینا برن بو سرچان آکره اوی جاره جواستر لگل جارن در بازبوی دیشن یعنی بریار لدو جهان اف ریورس من آگری بین ساز کرن ایکلوان برانبر من اگر وینگر هاریکار بیتن اویشن کلکفنه هردیسان جهه دیتر گل او جیکو گلک مشهور کو هم جارا جوانترین دیمنن آگری نوروز لیدر کبتن پیش بینی تیتا کنن کو دم جمرن به دا دیجن خلقی گزیده ین پتریا پارسگن هرما کردستان بینه بره بوندی کوان دیمنا ببینه جبر کو و کی من گوتی چاپ همی کردین جهانه تایبتی ها چاپ پارتی کردستان ل نوروز آخری کو هر جار جوانترین دیمنا پیشکش کن دیجن خلقی گزیده هدی پایتا و کی بیشن برف آخری باتن جبر کو روشا کشو هوی نالبار بو سقاناسی دا بو دیار کردن کو تیتا شاورکل هنلک جهان لهی درست بیت لورا خلقی که زیده سار بو بالا سر بچنده لی اف دم جمرین اخیری ام بینین جادن آکر دماکواس حتما نیزی که بیره بدر که قشلا آکره سنتر باشدریا آکری آکبن جادن آکر پتریاون حال بنا گرتن جبر کو قلبالقه گازور کد بو سر مدبید اسیش تا دیمانا بو دم دیار کرن دیجن یعنی الآکر دیمان گلک جدانه هندک جهان دولو زرنایا هندک جهان خلقی که زده وینو دیمانا دگرت هندک جهان اگر وینگر هندک هاریکار بیتن آبا دیمانو مدد کرد همو دورین کردستانه ولدر بجی هاتنا آکری راستی نوروز آکری لهمو جهان جواستره تایبت مندیه که تایبت ددنه نوروز آکری لو جراد بیجن پایتخت نوروزه راستی جی پایتخت نوروزه هندی منن آکری جوانن دما اوی آگری هل دکنو او خطیر برف او گلها آگری دچن ام دیدی سال بگرین آگری لین هاز بچم سلیمانیه جی آمده کارین باش هاتنه کردن ل پارکا آزادی لسلیمانیه ریباز گل من دار ریباز نها قربالغی چوایا آمده کاری گشتن کیوه و بگشتی روش چوایا الویره بەڵە دێژین دیارە و هەورەی کە لەبیانیەوە بەڵێن کۆیە کاتەوە هەموو بارانەکەی لە ئێستا ماشەڵڵا باران بۆ ئێستا ئەو بارانە زۆرەی کە لێرە باری لێرە ژمارەی زۆری خەڵکی لێبوو ئیتر وردە بە دوای پەناگەیەکە گەڕانەوەانە بۆ ئەوەی تەڕ نەبن ئەمە هۆکار بوو بۆی کە ئێرە تا ڕادەیەک ئەو قەرەباڵغی کە لێرە هەبوو کەم بێتەوە بەڵام لێرە دەبینین مەشغەڵەکە ئامادە کراوە و داپۆشراوە بۆەوەی سعات 5 لێرە ئاگری نەورۆز بکرێتەوە کە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری ئەم چالاکیە کە لێرە بەڕێوە دەچێت ئێستا ئەو تیمانەی کە ئامادەکاریان کردووە چاوەڕوانی ئەون کەمێک کەشوەوە خۆشتر بێت و ڕێژەی بارانبارینەکە کەمتر بێتەوە بۆەوەی بتوانن پرۆسەکە وەک خۆی بەڕێوە برن بەڵام بە شێوەیەکی گشتیەوان لێرە ستەی جانداناوە بۆەوەی دوای پرۆسەی ئاگرکردنەوەی نەورۆز لێرە ئاهەنگێک بەڕێوە بچێت کە دەبینین لێرە و هونەرمەندانەی کە بەشدار دەبن لەو ئاهەنگەی کە لێرە بەڕێوە دەچێت ئامادەکاری تەواو کراوە و ئەو چالاکیە بێگومان دوای پرۆسەی ئاگرکردنەوەی نەورۆز بەڕێوە دەچێتێکێ لە هونەرمەندان سەنگەر کەمال و کۆشن بورهان کەم هونەرمەندە میلیانە لەگەڵ دیجێ و بەم شێوەیە ئامادەکاری کراوە بۆەوەی
ئەم شەو لێرە ئەم ئامادەکاریانی کە کراوە ئەو هاوڵاتیانە کە دێنە ئێرە بتوانن چێژ لە یەکەم ڕۆژی جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان وەربگرن و بێگومان دەستگای میدیای کورساتیش هەوڵەدا و چالاکیانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ بینەران بگوازێتەوە. جا منم گەنجە قۆزم لەگەڵدا حەزەکە قسەمان بۆ بکە. سڵاو لێ بێ. سڵاو لە تۆش زۆر سپاس. جەژنی پیرۆز بێ، جەژنی ڕەمەزان و نەورۆزیش. جەژنیەوەش پیرۆز بێ، زۆر سپاستان دەکەم. بەڕاستی جەژنێکی خۆشە، بەڵام بارانەکە تێکیاوە. بارانەکە تێکیاوە. تۆ لە ساعت چەند هاتوویتە دەرەوە؟ وەڵایی لە ماڵ نەکەم بووم، بەڵام ساعت 8 لە دەرەوە بووم، ساعت دەگەشتمەوەێرە، ئیتر لە ساعت 2 لێرە. لە ساعت 2 لە شاری یاری. چی زۆر خۆش بوو لێرە لە شاری یاری پێشوەی باران بارێ؟ پێشوەی باران بارێ وەڵا کەشتین و حەگە. دوایی چین بۆ دامێنەکە و هاتین بۆ ئێرە وتیان فیستیڤالە کە لێرن هەمووی تاقی کردەوە. بەڵێ. ئەی جەژنە پیرۆزە لە چیەکەی لێرە؟ وەڵایی هەموو بینەرەکان جەژنە پیرۆزیان لە یەکەم گردنمان ناساکەن و گردنتان ناساکەن. ئەی لە دایک و باوک و لە هەمویانم کردەوە. سپاس دەکەم. خۆش بڵام. سپاس بۆ. بەڵێ دێژین ئێستەکەم قسە دەکەم باران بەخوڕ دەبارێت، ئەمە هۆکارە بۆی کە چالاکیەکان تا ڕادێک خاو ببنەوە، بەڵام لێرە ئامادەکاری تەواو کراوە بۆەوەی ئەم پرۆسی ئاگرکردنەوە کە ئاگرکردنەوەیکی گەورە بێت لێرە بەڕێوە بچێت. ئەگەر بارانەکە با بڵێ بۆ ماوەیەکی دوای خات، بەڵام پرۆسەکار بەڕێوە چێت. ئەو کەسانی کە دێنە ئێرە بۆ شاری یاری دێن بەشدارن لە ئەم فێستیڤاڵە دەتوانن چێژ لە کاتەکانیان ڕێبگرن دوای کە بارانەکە باران بارین ڕێگریەش کوردان ناکات بۆکو ئاگری هەل نەکەن ئەو هەر کی ببن و ڕەوشیا چاوە بیت هەر ئەو ئاگرێ خۆی نەورۆزێ هەر بکەن ژبەر وێ چەندێ ئەگەر هەنێک چاڵاکی پیچەکێ تێک بچن بەس ئاگرێ نەورۆزێ هەر پێ هەرکردن دەست خۆش ڕێباز دیمەنا بلا بەرداوامی ئەش بۆ بینەرن کورساتنیۆس بەرداوامی هەبن یەن پارک ئازادی یەن خەلکی هاتنە خەلکی ئەو ئەم بچنە دهوکێ شیروان خەدرت گەل مندایە ئەم بزانین لە دهوکێژی ڕەوش چاوایە شیروان بگشتی بۆ مەبەحسا ڕەوشا دهوکێ و هەردوو جەژنان بکە و ئایا ئاگرێ نەوروزێل دهوکێل کیژان جیهان دەبێتە هەلکردن بەڵێ دەژین هەلبەت دۆکەژ وەکە هەموو باژەڕندن یعنی ساعات 6 و 40 دقیقە ڕێروس من نوێژە جەژنێ دەست پێکردن و ساڵانە وە کوونەریتێن کەڤن گوند و گەڕێکن کەڤنن دۆکێ کۆم بکۆم جەژنێت گەڕێ لێ ساڵش بەر ئەو ڕۆژە سەرێک هەرکاتی دیسەش بەر هەبوونە بارانەکە زۆر یعنی بتێل چەند گەڕێکە یانژی گوندێک دوێ گوندێن دۆک کاری ئەو دەرفەتا هەبوو هەندێک جەژنێن کۆم گەڕن شوەیەکی گشتی جەژن دۆک وەکو هەموو باژێڕن یعنی خەرکەبتنی ماڵخۆڤە جەژنە خۆتش ژبەر کوونەکاری پتر دەبکەون ئەگەر بەحسێ ئامادەکاریان ئاگرێ نەورۆز بکەینەوە ئەم پارکە نەورۆزی سەتەری پارێزگا دۆکێن وێر ئەگەر وێدەگرێم هەرکابێت وێرێ ئامادەکاریان هەلکردنا ئاگرێت هێنەکردن هەرچەندە بڕیار بوو یعنی ژبەر ئەو ڕەوشە نالەبار بڕیار بوو هیچ ڕێروسمێک بۆ یادا ئاگرێ نەورۆز یاژی بوو ئاهەنگێن ئاگرێ نەورۆزێ نایەتەکردن لێ ڕێبەریا گشتی ڕەوشەنبیری هۆنەری گەل سەرۆکاتیا باژەڕوانیانەوەکە بڕیاردا بتەنێ ئاگر بێتارکردن بێ هیچ ڕێروسمێک بێجەمەوە منەوێت ئەس بتر بەحسکەم دێژی میێوانەکەمە هەیە بەرپرسێ ڕاگەهاندنە سەرۆکاتیا باژەڕوانیانەوەک شروان حسێن گەلمەدا مامۆستاکەکەم کەوێنێ مامۆستا دەم باش و هەردوو جەژنتە پیرۆز ممنون باشتر جەژناتە و کارمەندتوێت کەناڵی هەمیان پیرۆز بیتن هەردوو جەژنەوە پیرۆز بن گەلێک سپاس ئەگەر وە بەحسێ بان ئامادەکاری بکەین دێکی بڕێ بچێن دێ چاو بڕێ بچێت چەند جواب بچێن وێرە بتنێ هەندێک جێ دژینە بەلەوەکی تا ئاماژە پێگیری کۆوەکی ساڵت پێشتر نەبوو بتنێ داگیرێت هەلکردن بێ کۆنڤەبوونە هاوڵاتیان اش بەر هەندێک بڕیارەت وەزارەتە ناوخۆیی بوون بەرینوکە و نەبوو ئاگیرژی بێت هەلکردن لێ داگیرێت هەلکردن بێ کۆنڤەبوون و هاوڵاتی لێ کۆم نەبن هەر یەکشتن ئاگیریت ماڵا خۆ هەلکردن و ئەمژی دلوێرە ئاگیرێتکەن وەک ڕێنمایەک بۆ جەژنا مازنە نەورۆزێ یعنی فەرمی بتنێل ئەک جهێ دۆکیان گەلێک جێندن هەینە هەر کەسێکی هەلکەت بخۆلکەتن لێ کۆنڤەبوون نینە یعنی ماڵا خۆ هەلکەتنی بخۆل سەریکیەکی هەلکەتنی بخۆل گرێکی هەلکەتن ئاگرێ نەورۆزێ نایێتە فەملادن ئەم بەرینکەتکردنە گەلە ئاڵۆزیت ماستەر بن ڕێجێما بەحت و هەمی جا مەلت زینداناوە ئاگرێ هەلکردی داگیرە لێ تەلکردن لێ کۆنڤەبوون نینەش بەر پاراستنا هەوڵاتیا و گیانێوە شێوات زۆر سپاس بۆتە بەلێ دژی وەکو میوانێم دەکرێت چ دەمادا ئاگرێ نەورۆزە نەهاتێ ڕاوەستاندنە لەوڕا ئەڤژێک وەکو دادەرکردن و بڕیار بۆ ئاگر نایەتە هەلکردن لێ ئاگرێ هەر دەهێتاکردن لێش بۆ پاراستنا گیانێ خەلکێ خەربەبوونی جەماوەری و ئاهەنگ نابن ساڵێن پێشتر
لكليا شدا الكليا فرعوني اجرتها تكرن يعني خطيرتها تنالكرن روس بريفاتشون هانك تنالكرن لافصل بتني دي اجري تكرن بين روس من جماوري ابد تني سنتر بارزغا دوكينا كل قضاء سميل قضاء شخان همو دبر يعني دي اجري تكرن دي روس من هل كانوا اجريها من اللي خربوا جماورينا بندجين شیروان دست خوش بلادی من دهو که جبردامی بو مهبن دما آگری جی هل دکن امو بینر پیک و تماشا بکن دست خوش شیروان بینران اف دیمن هین سر شاشا کرسات نیوز دبینن دیمن راست خو ین کرکوکو آکرینه لدهو که جی آمده کاریتینه کرن جبو هل کرنا آگری و هر وصا التواهية باريزجها دهوكي ودوروبرين دهوكي دوروبرين هريما كردستاني للسليمانية لهوليري لكركوكي وكو إكم باجار إكم دبر إكم جه لكركوكي أجري نوروز هاتا الكرم دستي باريزجاري كركوكي وباريزجاري كركوكي كوكوت ما دست پیش خری کریه جبو هر کارکی دگل خلکی خو و هر وصا ام دهل بونو همیانه تویبه همیا آینی به دگل خلک خوینه و داخازه سقامگیری و پیک بجیان و آشتیه جبو خلک کرکوکه و کرکوکه خواست وک مدیتی لآکریجی خلک که زیده چویا جبو دیتنا آگری نوروز لآکری قربالغی پیو دیار بو وکو آکری جی به پایتخت نوروز بینران تیتا ناس کرن جدا جهر باجی راکی پراستی نوروزاوی نوروزه کی تایبته اگر هناك ابي روشه کاریگری کربید له هر قربالغی مدی دهول زرنا جلوه دری هبو خلق چویا جبوکو بشدار بیتو دیمن جوانین آکری ببینیتن لسليمانية جو آماده کاری لپارکا آزادی هاتنه کرن و فستیوالا دزگاه میدیای کرسات لوی دری هبوش بو رمضان ایروجی تمام کرا او فستیوالیه آماده کاری لوی دری جهنه و هر وصا آگری نوروز بریار وصایا ل پارک آزادی جی بیتال کرن اف دیمن جی راستو خونه السليمانية لآکری لمدیت لدهوکه و هر وصا لکرکوکه جی و کوی کم باجر آگری نوروزه بلند کرو هل کر بینران لطواهیا هریما کردستانه الهمو باجار و جهکی آگری نوروزه تیتا بلند کرن و هل کرن کردو آگرد گل نوروزه دو تشتن جهف ناین جدا کرن کرد گرینگی کی تایبت به بونو جشنا نوروزه دده هر کشو هوایک هر روشک هر کریزک جی هبید قیرانک هبید کاریگری لسر نوروزه و آگری نوروزه و کردان جیناکه قط کاریگری لسر نبویه و آگری هر بلند و گشاوه و جوان ده بمینه ام بچنه رانیه جی کو درگه راپرین و سر هلدانه بو او ایرو دبا درگه هل کرنا آگری نوروزه جی لرانیه خالد ددگل مدابا بزانم لرانیه جی کشو هوا چوایا و خلق هتا چند بشداری اتناوا ججنا نوروزه دگل یا رمضان بجدار بونه خالد کرم بکه بگشتی بو ما بحثا رانیه بکه روشا کشو هوا چوایا خلق هتا چند بجدارن ده هل کرنا آگری نوروزه ات رانیه کو خلق کن ببن بەڵێ دێژین تاو دقیقەیە مەقسەی تێدا دەکەین بارانە باران دەبارێت پێش ئێستا بەخوڕی باران دەباری بەڵام ئێستا نمە باران دەبارێت لە بانیەوە تا ئێستا هەر باران بووە باشە خالد ئەوێ بارانی کاریگەری هەبوو یا لەسەر چاڵاکیان لەسەر هاتنا خەلکیک و خەلک نێت قەرەباڵغی دروست نەبە بەڵێ دێژین دەمەویست باسیەوە بکەم پێشەوەی وڵایم پرسیارەکەت دەمەوە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە لەبەرەوەی هەم جژنی ڕەمەزان و هەم جژنی نەورۆزیش بەیەکەوە هاتووە بۆنەیەکی خۆش و تایبەتە ئەگەر چی بارانبارین تا ڕادەیەک کاریگەری هەبووە لەسەر هەم جژنانەکردنی خەڵک هەم بەڕێوەچوونی چالاکیەکانی نەورۆز بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک
بەشداری لەم چالاکیانەدا کردووە ئەم یادانەی بەرز ڕاگرتووە هەم بەشداری لە جەژنانە کردووە هەمیش لە هەڵکردنی ئاگری نەورۆز بەشداری دەکەن پاشکەمێکی کە ئەو مەشقەڵی کە لە پشتی ئێمەوە دیارە لەناو پارکی دەواازەیە لە ڕانیە ئاگرەکەی هەڵدەکرێ و دادەگیرسێ و ژمارێک لە هاوڵاتیانیش لێرن بەڵام لەبەرەوەی لە ژێر چەترەکاندان چەتردانراوە ئەو کەپرانەدانراوە وەکو چەترێک ناتوانین هاوڵاتیەکان پیشان بدەین بەڵام پاشکەمێکی کە لێرە ئەم مەشقەڵی ئاگرە هەڵدەکرێت جامن دەمێت لەگەڵ کاک ئەحمەد مەلاوس و سەرۆکی شارەوانی ڕانی قسە بکەم ئەوان بە چالاکیەکە هەڵدەستن کاک ئەحمەد جەژنت پیرۆز بێت ئەمڕۆ ڕۆژێکی خۆش و تایبەتە هەم نەورۆزە هەم جەژنە هەمیش لەخوا بەزیاد بێبارانی ژوا دەبارێت پامی بەڕێزت بەم بۆنەوە چیەکەی چالاکیەکەش دەست پێ دەکەن بەخێر بێن سەرتا جەژنی ڕەمەزان لە ئێوە لە گەلی کورد لە موسڵمانانی جیهان و عێراق پیرۆز دەکەم دیارە ئەمڕۆ کۆبینێتە لێرە بۆ بەرز ڕاگرتنی یادی جەژنی نەورۆز جەژنی نەتەوەیی و جەژنی نیشتیمانی گەلی کورد کە جەژنێکی نەتەوەی گەلی کوردستانە بەو ئومێدەم کە ساڵی 1926 کوردی ساڵی ئاشتەوایی و ساڵی با بڵێن نەمانی ئەم شەڕ و ئاژاوی کە ڕووی لە ناوچەکە کرد نەمێ کۆتایی بێت و ڕاستی بەهۆی ئەو بارودۆخە نەخوازاوی کە ڕووی ناوچەکەمان کردووە چالاکێکی ئۆتۆمان نییە تەنها ئەمڕۆ مەشخەڵی و با بڵێن کردنەوەی ئاگرمان هەیە و ئومێد دەکەم کە بەرنامەکە وایە کە سعات 5 بۆ 5:30 دەست پێ بکرێن ئینشاءڵڵا دیارە بارانێکی زۆریش خۆتان ئاگاتان لێ دەبارێت بەڵام دیسانیش ئێمە هەر بەردەوام دەبین لەسەری و ئومێد دەکەم کە بتوانین بە خۆشی و بە سەرکەوتووی بەرنامەکەمان بەڕێکەین. کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم فەرموو زۆر سپاس بەڵێ دێژین وەک دەیبینی لێرە ئامادەکاری کراوە سعات 5 وەکو سەرۆکی شارەوانی وتی ئاگرەکە هەڵدەکرێت پەیتا ژوا خەڵک دێن بۆی بەشداری لە یادی نەورۆزدا بکەن لێرە ئەو سرودانی کە تایبەتن بە نەورۆز ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە کە ماشەڵڵا خالد بارانەکە بخۆت یادبارە بەێ هەراجایەکیش بۆ کۆ توژی تار نەبی و باران کاریگەریە ئەلسەر هەواژی دروست نەکە پیبیاوێ چەندێ بارانە ڕەحمەتێ بیت بارانە خێر و بەرەکەتێ بیت ji بۆ تەواهیە کوردستانê باران بیتە ڕەحمەت و ئەف ئاگرێ هەی بێ بارانێ و بێ جەژنێ و بێ ڕەحمەتا خودێ بهێتە ڤەمراندن شەڕ بێتە ڕاوستاندن خۆشی و بەرەکەت بەگەڕیج بۆ ناو ماڵا هەر کەسێکی بەردەوام بلا دیمەن هەبن خالد دەستخۆشش بۆ خالد لە ڕانیەت گەلمە بوو دیمەنان بینەران ڕاستی ئەvê بارانê کاریگەری لەسەر هاتنا خەلکی یان لەسەر گشتی بەشداریە خەلکی کریە لێ خۆشحالی بەژی باران ژی هەڵبەت ڕەحمەتە و ڕەحمەتا خودێژی هەر چاوا بیتیا خۆشە گەل هاتنا بارانێ بەلکی ببیتە گەرێوێ چەندێ ڕەحمەت و خۆشی و کەیف بەسەر خەلکێمە و کوردێنمە تەواهی بێتە باراندن هەڵبەت ئیرۆ تەمام جەژنێنمە جیاوازن ئیرۆ جەژنا ڕەمەزانە پیرۆز هەبوویە هەڕۆسا جەژنا نەتەوەیە کورتیا نەورۆزێژی ئەت ئێک ڕۆژدا و خەڵک بەشداری کریە تەواهیە کوردستانێ و خەڵکێکێ زێدە بەشدار بوویە بە جلێن کوردی ئەم بچنە ئەت ناوە ڕێوڕەسمێن کورساتدا و ئەف دیمەنان ڕاستەوخۆنە ئاگرێ نەوروزێل بێ دەرێژی تێلکردن مەریوان دێتگەلمە بەک و ئەدیمەن دیارن خات و شاناس ئیبراهیم ئەحمەد الوێ دەرەیە ئامادەیە ji بۆ هەلکردناوی ئاگری و خەلک و کارمەندên کورسات لەوێ دەرێ ئامادەنە کەرەم بکەن دەست پێک ئەس بچم مەریوان ئەم دەفتەینە کەرەم کە زانیاریان بدە. بەڵێ بینەران ئەف دیمەنێن هەدبینن ڕاستە و خۆ ئەتناوە باغێ کورسات بەڵێ دێژین ستاتانە بێت وەک لە دیمەنەکان دەیبینن لە نێو دەستگای میدیایی کورسات ئاگری نەورۆز دەکرێتەوە. بەڵێ مەریوان بەردەوام بە. بەڵێ دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە لە نێو دەستگای میدیایی کورسات لەلایەن خانوویەکەمی عێراق خات و شاناز ئیبراهیم ئەحمەد ئاگری نەورۆز دەکرێتەوە تەمانەمە ساڵانە وەکو نەریتێک ئەم بۆنێ بەڕێو دەچێت لە نێو دەستگای میدیایی کورسات وەک لە دیمەنەکان ڕاستەخۆتان دەگوازینەوە ئێستا لەلایەن خانوویەکەمی عێراق خات و شاناز ئیبراهیم ئەحمەد هەروەها
دێرین لەتیف ڕەشید بەڕێوەبەری گشتی دەستگای میدیای کورسات ئاگری نەورۆز لەنێو دەستگای میدیای کورسات دەکرێتەوە هەروەها باڵۆز محەممەد سابیر و بەشێک لە کارمەندانی دەستگای میدیای کورسات ئاگری نەورۆزیان لەنێو باخچەی دەستگای میدیای کورسات کردەوە بە دروشمی ئەمڕۆ ساڵێکی نوێی کوردی جەژنی نەورۆز دەستپێکی خۆشی و خۆشگوزەرانی بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک لە دیمەنەکان دەیبینن خانی یەکەمی عراق خات و شاناز ئیبراهیم ئەحمەد هەروەها بەڕێوەبەری گشتی دەستگای میدیای کورسات باڵوێز محەممەد سابیر و بەشێک لە کارمەندانی دەستگای میدیای کورسات لەنێو باخچەی دامەزراوی دەستگای میدیای کورسات ئاگرەکە دەکرێتەوە ئەمە بۆتە نەریتێکی ساڵانە هەموو ساڵێک لە 23 ئاگری نەورۆز دەکرێتەوە وەک هێمایەکی نەتەوەیی و نیشتیمانی کە جەژنی نەورۆز بۆنەیەکی نەتەوایەتی و نیشتیمانی گەلی کووردە وەک لە دیمەنەکان بۆتان دەگوازینەوە و ساڵانەش خانمەکی عراق بەشداری لەم ڕێوڕسمە دەکات کە وەک هێمای زیندوێدی کورد وەک هێمای بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەیی کە لە سەرتاسەری دنیا کوردەکان بۆنەی نەورۆز ئاهەنگ دەجێڕن و ئاگری نەورۆز دەکرێتەوە ئەمڕۆ کە بەهۆی ئەم بارودۆخە ئەم جەنگی کە لە ناوچەکەدا هەیە بەڕسمی هیچ بۆنە و مەراسیمێک بۆ نەورۆز بەڕێوە نەچووە بەڵام لە چەند شوێنێک دەستگای میدیای کورسات سپۆنسەری چەند ئاهەنگێکی نەورۆزی کردووە کە ئاگری نەورۆز لە چەند شوێنێک دەکرێتەوە وەکو دیمەنەکان دەبینن ئێستا لە نێو دەستگای میدیای کورسات ئاگر دەکرێتەوە لە نێو پارکی ئازادی شاری سلێمانیش لە فستیڤاڵی جارانی سلێمانی کە دەستگای میدیای کورسات سپۆنسەرێکە لە ساعات 5 لێش ئاگری نەورۆز دەکرێتەوە هەروەها لە فاملی مۆل لە پارکی مەولاناش بە هەمان شێوە ئاگری نەورۆز دەکرێتەوە دەتوان بڵێم دەستگای میدیای کورسات ئەم ساڵ سپۆنسەری بەشێکی زۆر لەو مەراسیم و ڕێوڕسمانە دەکات کە تایبەتن بە ئاهەنگی نەورۆز و کردنەوەی ئاهەنگی نەورۆز دروشمی ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە دەوترێتە لەلایەن خانووی یەکەمی عراق و بەشێک لە کارمەندانی دەستگای میدیای کورسات وەک لە دیمەنەکان دەیبینن وەک لە دیمەنەکان بۆتان دەگوازینەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری خانمیەکەمی عراق خات و شاناز ئیبراهیم ئەحمەد هەروەها بەڕێوەبەری گشتی دەستگای میدیای کورسات و باڵوێز محەممەد سابیر بەشێکی دیکە لە کارمەندانی دەستگای میدیای کورسات ئاهەنگی نەورۆز لەنێو باخچەی دەستگای میدیای کورسات بەڕێوە دەچێت ئەمە یادکردنەوە و گرنگیدانە بە بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەی گرنگ کە ئاهەنگی نەورۆز یان جەژنی نەورۆزە کە ئەم ساڵ هەروەها جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز هاوتایەک بوون پێکەوە بە جلی کوردی بەشداروان ئاهەنگی نەورۆز دەگێڕن و پیرۆزبایی لە هەموو کوردێک دەکەن لەسەر تاسەری دنیا بێگومان ئەمە بۆنێکی گرنگە و دەستگای میدیای کورسات گرنگێکی زۆرەدا بە نەورۆز و بە ئاهەنگی نەورۆز وەک لە دیمەنەکان وتان دەگوازنەوە ئەم دیمەنانێکەوە دەیبینن بە بەردەوامی لە ساڵانە لە نیو دەستگای میدیای کورسات بەڕێوە دەچێت ئاهەنگی نەورۆز دەکرێتەوە مەشخەڵی نەورۆز ئاگری نەورۆز لێرە دادەگیرسێنرێت بێگومان ئەمە گرنگی پێدانی کووردە و دەستگای میدیای کورساتە بەو بۆنە نەتەوەی نیشتیمانانی کە تایبەتە بە کورد بە تایبەت بۆنەی نەورۆز و ئاهەنگی نەورۆز باڵوێز محەممەد سابیر ئەگەر سێکمان بکە کاک دکتۆر سلااو لێ بێ باشی سلااو لە تۆش بەخۆت بەخێر بێ بۆ دەستگای میدیای کورسات خۆش بی زۆر سپاسانەکەم ئاگری نەورۆزتان کردەوە لەگەڵ خانمێک کەمی عێراق و بەڕێوەبەری گشتی دەستگای میدیای کورسات کارمەندانی کورسات قسەیەوە چییە لەسەر نەورۆز؟ نێکمان نەورۆز جەژنێکی کووردە و بەڕاستی جەژنی نەتەوەی کووردە جامیێژۆکەی چۆنە چۆن نییە مەسلەیەکی ترا بەڵام ئێستاشێ تاقەن جەژنێک بوو کە کورد فەخری پێوەکە و لە هەموو شوێنە یادی بکاتەوە نەورۆزە چ جای نەورۆز لە وڵاتانی تریشی وڵاتانی ئاسیاوی بەشی زۆریانەوە نەورۆزەکەنەوە نەورۆزیان لا پیرۆزە بەڵام پیرۆزی نەورۆز تەنها لە لای کورد ئاها بەو شێوەیە ئەیکردن. دکتۆر ئەم ساڵ لەهۆی ئەو باردۆخی کە هەبوو نەورۆز یان ئاهەنگەکەی نەورۆز بەڕێوە نەچوو بە شێوەیەکی ڕسمی بەڵام دەستگای میدیای کورسات لە چەند شوێنی ئاگری نەورۆزی کردوێتەوە تاکوچەنەمە پێت وایە کە گرنگە گرنگی بەم بۆنە نەتەوایەتێ بدێوەکو پاشخانێکی گرنگی نەتەوەی کورد کە گرنگی بە نەورۆزاوە لە دێرزەمان بە دڵنیایەوانێ چونکە ئێمە تاکە ڕۆژێک هەبێت و کە بە ڕۆژی نیشتیمانی و جەژنی نیشتیمانی دابنین نەورۆزە اینجاگەر لە نەورۆزان نەیکەینەوە لە کێیەکەیرەوە
جژن یەکانگیر بۆ جژنی ڕەمەزان دکتۆر پێکەوەی وایە هەردوو جەژنە بۆ خەڵک زۆر زۆر خۆشە چونکە عوتڵەکانی جەژنی نەورۆزیش و جەژنی ڕەمەزانیش یەکەوێتە یەک بەشی زۆری ئەوانەی کە کارمەندن زۆر دلە خۆشە. وتۆکو سەرۆکی دامەزراوەی سەرۆک جەناب تاڵەبانی جەژنەی کەشەیەک ئەوش گۆڕینی ناوی فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بوو بە فرۆکەخانەی نێودەوڵەتی جەناب تاڵەبانی. بەتەکی دەوی جەژنێکی یەکجار خۆشە بە نسبەت ئێمەوانە بە نسبەت هەموو کوردەوە مامجەلال کەسی کە سەرکردەیەکی تری وەکو مامجەلال نابێتەوە لە دنیاە نەکات تەنها لە کوردستان و لە عێراق و لە شەرقی ئەوسەتا حەقی خۆیەتی چی بۆ بکرێ هێشتا هەر کەمە هیچی وامان بۆ نەکردووە و ئەوە بەڵام وەکو وەفایەک و وەکو شکۆیەک بۆ مامجەلال ئەوە گۆڕینی ناوی فڕۆکەخانەی سلێمانی بۆ فڕۆکەخانەی جەلال تاڵەمانی نێودەوڵەتی بەڕاستی من خۆم چونشێت هەر لە ئەوڵەوە فکرەکە فکرێ خۆم بۆ دامەزراوەکە دامەزراوە ئیشی بۆکەین بەرهەمی هەبووە بەرهەمەکەشی ئەوەیە و ئەمە وابزان سێری ئێمە دەوروبەرمان بە ناوی مامجەلال ناوی سەرۆک مامجەلال سەرۆک مامجەلال بە پێ بڵێم ینی زۆر لەوە زیاترین لە خۆزگای ئەمە بمانتوانێت مەتاری بەغدا بکەین بە ناوی ئەوە یان لە داهاتووە بتوان مەتارێکی گەورەی بۆ بکەنەوە کە لە دنیاە بهین بێگەر پارە هەبێت و شت هەبێت و حەقی ئەوشە هەموو شتێک هێنێتوانە و ئێمەوە خۆزانی سێری هەموو وڵاتانی دنیا بکەن کە سایەتەکانیان بە ناوی مەتارەکان و ئەو لە پاریس مەتاری شاری دیگۆرە ئەوە دەور و بەرمان مەتاری مەلیکە العالیە ڕەفیق حەریریە سەو ئەو نەکەس وڵات هەیە کە مەتارەکانیان بە ناوی کەسایەتەکانیانەوەیە لەبەرەوە شتێکی نامۆر نییە بۆەوە و مەمجێلە خۆشی مەتاری سلێمانی هەم داناوە هەم کردووە تێوانێ هەم تەمیلیشی کردووە لەبەرەوە وەکو وەفایەک بە مەمجەلال لە شوێنی خۆیەتی دەستی هەموو ئەو کەسانە خۆش بن مەمجەلال لە شێو دووبارە نابێتەوە بەتەکید نابێتەوەوانێت زۆر سوپاس دکتۆر گیان تەمەن دێژبی بەخێر لە ئاستی خۆیان خزمەتی بکەین زۆر سوپاس دکتۆر گیان دووبار بەخێر و دەستگای میدیای کورسات ئەمێ بۆ چوونی بەشێک لە کارمەندانی دەستگای میدیای کورسات گوازمەوە بۆتان چۆنی باشی قوربان زۆر خێر بێ جەمالم چۆنی شێخ قوربان دەمباسی باسی چۆن الحەمدلله زۆر سوپاس نۆرۆزی لێ پیرۆز بێ لە جەژنی ڕەمەزان هەر جەشنی پەرەمەزانە و هەر نۆرۆزە بە یەک شێخ جەمال نەورۆزم بۆ باس بکەی لە یەمەن و لێرە بەراوردەکەی چییە بە قورعان لە ئێمە نۆرۆزمان نییە بەڵام ئێستا خەڵک ئەزانەی نۆرۆزی چییە حەزیان جەشنەکە جەشنی ڕەمەزان و حەز لە ئەم نۆرۆزە ئیش و جەشنی ڕەمەزان الحەمدلله هەر خۆش بوو و اینجا کاتەکەی جوانێ هاتووە و جەوەکی خۆش لەگەڵ ئەم بارانە سپاس بۆ خوا زۆر زۆر سپاس وەک لە بەشێک لە دیمەنەکانتان گوازمەوە ئەمێت بەشێک لە دێمەریوان قسە لەگەڵەوەنیش بکە لەگەڵ کاک حەلیف کە بزانە دەژی پیرۆز بۆ هەردوو جەژنەکە لێوەش پیرۆز بێ چی هەستێکت هەیە کە لە نێو دەستگای میدیای کورسات ئاهەنگی نەورۆز دەکرێتەوە بێگومان دەستگای میدیایی کورسات لە سەرەتای دروستبوونیەوەوانەی گرنگی بە سەبرە بێ لەگەڵەمیان قسەکەم هەمیشە نەرید بۆ لە کورسات ساڵانە لە حوشەی کورسات ئاگری نەورۆز کراوەتەوە بەڵامی تر چەند ساڵێ بەهۆی شەڕی داعش و دوای ئەوە بەهۆی کۆرۆنا یادەکە وردەوردە با بڵین تۆسێک کاڵ بۆتەوە ئیتر هیوادارین بۆ ئەم ساڵ و بۆ ساڵانی داهاتوش ئەو بۆنەیە لە سەرجەم دام و دەستگاکان لە زۆربەی شوێنە گرنگەکان ناوەندە ئەکادیمی و ڕۆشنبیرەکانی سلێمانی ئەو یادە بکرێتەوانێ دکتۆر عالیم لەگەڵ یاسەر نووسەری کورسات نیوز دکتۆر زۆر سپاس دکتۆر خۆت گۆڕیوە جەژنە پیرۆزتان لێ بکەم بێ لێرەوە جەژنە پیرۆزە لە خۆم لە هەموو دەستگای میدیای کورسات و تایبەت کورسات نیوز بکەم ئەمە هەمومان مادوین بەڵام مادووبوونەکەمان بەزایە نەچووە مادوین لە پێناو ڕاستیە لە پێناو گەیاندنی زانیاریەکانە بە شێوەیەکی ڕاستی هەر ئێستا ئەم جەنابەت کە بەم بارانە کە جلەکان دوای لاتووە ئەو واقعی کاری ڕۆژنامەنووسیە واقعی مادووبوونی پەیامنێرانی کورسات نیوزە واقعی مادووبوونی ستافی کورسات نیوزە کە لە پێناو گەیاندنی ڕاستی لە پێناو گەیاندنی واقعیت لە پێناو بڵاوکردنەوەی ئەوەی کە پێویستە بینەر بزانێت نەگەوەی کە پێویستە بینەری پێ بترسێنی یاخود تەنها شتێک بێ پشێوی بڵاوکەیتەوە خزمەت بە کۆمەڵگانەکەی ئێمە لەوە بە دوورین بە شێوە ڕاستێکی ڕۆژنامەنووسیاوە نازناوە پێناسەکەی کورسات و دەستگای بەڵێ بێگومان ئەوش لەسەر دەستی ئێوە لەسەر شانی ئێوەیە کە هەمومان تیمێکین کە شانازی بێکەوە بکەین کە بەو شێوە کارمان کردووە دکتۆر با بێنە سەر جەژنی ڕەمەزان و نەورۆزکام ساڵ و چێکی گرتەوە
وەکو نەریتێک لە کورسات ئاگری نەورۆز دەکرێتەوە مەشغەڵی ئاگری نەورۆز لێرە داگیرێت هەموو ساڵێک تقریبا ئەمە هەیە و ساڵانەش خانوویەکەم عێراق و بەشێک لە بەرپرسان پارێزگاری سلێمانی بەرپرسای سلێمانیش هاتوونە ساڵانی ڕابردوو ئەم بۆنیە تاکو چەند گرنگە پارێزگای لێ کاک مەریوان هەمیشە تێوتراوە کورسات پارێزەری خاک زمان نەتەوەیە ینی کورسات بە کەناڵی کللتور ناسرا بە کەناڵی پارێزەری کوردایەتی ناسراوە بۆ زمانی بەکارێنێ بۆ شێوازەی کاری پێەکە بۆ ئەوەش دە درێژکراوی ئەو خزمەتێ بە کللتور و بە مێژووی کوردی ئەو کات کە جەژنی پیرۆزی ڕەمەزانیشە بۆ هەماشێ بۆ هەموو جەژن و بۆنە ئاینیەکانەتەوە یەکان کورسات ئەرکی خۆی هەستاوە کوردانە بیری کردەوە و خزمەتی کردووە زۆر زۆر سپاس هەربیزی دەستان پیرۆزی دووبارە لەگەڵم بەندێژی نەبێ بەشێک لە کارمەندانی دیکە بۆ چونی ئەمزام کاگا و کارالی لێرە مەریوان کورتی مەزالیتیان نیە کاگا و کار جەژنی نەورۆز و جەژن ڕەمەزانی پیرۆز قسەی تۆ چیە لەسەر دوو جەژن هیوادارم جەژنێکی خۆش و شادی بێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی جەژنی نەورۆز جەژنێکی نەتەوەی کووردە پیرۆز بێت لە هەموو لایەک هەروەها جەژنی ڕەمەزانی پیرۆزیش هیوادارم ئاشتی بەرپا بێ هیوادارم خەڵک بحەسێتەوە هیوادارم جەژن و نەورۆز ببێتە بۆنێ کە خەڵکی کوردستان و خەڵکی ڕۆژهات ناوەڕاست و گیانتیا بحەسێنەوە ئێوەش ماندوو نە بمەم بارانە هەربیزی کاگاکە زۆر زۆر سپاس دێژین تر بەهۆی بارانەکە وردەوردا کارمەندانی دەستگای میدیای کورسات وردەوردا تر باڵێ ئاگرەکەیان کردەوە و مەریوان سەری شوکاری خۆیان دەبەرەوە هەموو ساڵێ بۆنێکی نیشتیمانیە و ساڵانەش لە دەستگای میدیای کورسات ئەم بۆنەیە بۆ بە نەریتێک یاد دەکرێتەوە نەورۆز و جەژنە نەتەوایەتەکان بۆ بە بابەتێکی گرنگ بڵێم هەموو جارێ هەموو ساڵێک لە نەورۆزە من ڕۆماڵەکەم و تۆش لە دەرەوە ڕۆماڵی ئاگرێکاکەی ئەوە ئازانی ئادەی دێژین ئەزایە بۆ بە نەریتێک دێژین وایە هەموو نەورۆزێ من و تۆ لە من لە ناو ستۆدیۆ تۆش لە ناو باخەکەی من لە دەرەوە لە نیو دەستگای میدیای کورسات ئەم ئاهەنگەتان بۆ گوازمەوە توانم بڵێم ئەمەش ئێمەش بووین بە نەریتێک لاوانە بە بەردەوامی لە دەوام و ڕووماڵەکە پێکەوەکەین دەست خۆش مەریوان سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواهی کارمەندên کورسات و مەدیت ئاگرێ نەوروزێت ناوا دەستگا میدیایە کورسات دەستێ شاناس ئیبراهیم ئەحمەد خانمایەکەم یا عێراقی هاتە هەلکردن ئەم بچونە کەرکووکێ لە کەرکووکێ کاروان دێت گەلمەدا بە باشە ئەمێ بچینە کفری پاشی ئازی بێمە دەفتە کاروان لە کەرکووکێ ئەم بچین هەردوو کاروانن ئەم بچینە کفری کفری ڕەوش چاوایە چاڵاکی چاوە پڕێبەت چن بەشداریە نەوروزێ و خەلکی چاوایە کەرەمکە دێژین من بە حکمیەوەی کە بەیانی لە کفری بووم تانی مەڕۆ بەڵام ئێستا لە خورماتوم هەر بۆ ئەوەی زیاتر بووم بێت و ڕاستیکەینەوە ئێستا لە خورماتوم لە دامێنی چیای هەنجیرە دیارە خورماتوو یەکێک لە قەزاکانی ناوچە دابڕاوەکانە لە سنووری لە ڕابردووە سەر بە پارێزگای کەرکووک بووە بەڵام لە ساڵی 1976ەوە ڕژێمی بەعز دای بڕی و خستێ سەر پارێزگای سەلاحەدین لە چوارچێوەی پلان و تعریبی ناوچە کوردستانەکاندا خورماتوو وەکو باسم لێ کرد لە ڕابردووە من باش ینی سەردەمی ڕژێمی بەعز لێرە کە قەدەغە بوو ئاگری نەورۆز بکرێتەوە من خۆم ئەو سەردەمە کە مناڵ بووین لەگەڵ مناڵانی گەڕەکە تایەمانە هێنا بە زۆر لێرەمان ئاگرمان دەکردەوە و هەروەها دەبووە هۆی ئەوەی کە هەندێک جار بەعسیەکان ڕاومانێنا بۆی دەستگیرمانکەن بە هەر حاڵ ئەمڕۆ لە سایه پرۆسەی ئازادی عێراقەوە و ساڵانە لێرە بۆتە نەری لە دامێنی چیای هەنجیرە هەم خەڵکی خورماتووەک و جەماوەن هەم سەرجەم لایەنە سیاسیەکان لێرە دێن ئاگری نەورۆز دەکەنەوە ئاهەنگی نەورۆز بە بۆنەی جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی دەست پێ دەکەن من دەمەوێن نوێنەگرەکە هاوکارم بێت بۆی بچینە ناو خەڵکەوە و خەڵکی بدوێنین و هەروەها باسدا ئاگری نەورۆز بکەین و ئاهەنگی نەورۆز کە ڕێکە خێت لێراکە وەکو باسم لێوە کرد ئەمڕۆ لێرە سەرجەم لایەنە سیاسیەکان کۆبوونەتەوە جەماوات بە گەورە و بچووک و کچ و کۆڕ بە جلی کوردی ئاڵاواڵای جوان و ڕازەوە و دۆڵ و زوڕنایەکێک لە نیرێتەکانە هەمیشە لێرە ئامادە بووە کە نەریتێکی کەلتوری کوردەواریە لەم ناوچەیە هەروەها سروودی نیشتیمانی نەورۆز و دەمەوێت بچینە ناو خەڵکەوە باسم کرد بۆ ئەوەی خەڵکی وەرگرین بزانین ئەمڕۆ
کە ئاگری نەورۆزە لێرە سلااو لێ بێ جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆزت پیرۆز بێت و نەریتی جەژنی نەورۆز لە خورمات و چۆن سەرەتا پیرۆزبایی هەردوو جەژنتان لێکم جەژنی ڕەمەزان و هەروەها جەژنی نەورۆز سەری ساڵی کوردی جەژنی ئازادی جەژنی ئازایەتی نەریت لێرە لەم شارە تا بڵێ خۆشە جەژن لەم شارەیە ئەبینین هێشتا بە پەرۆشەوە خەڵک بەرە و سەردانی یەکتری ئەچۆن یا سەردانی کەسوکاریانەکەن هەروەها خۆشیەکەشی لەوەدایە ئەم جەژنا بۆ بە دوو جەژن جەژنی نەورۆزیش تێکەڵ بە جەژنی ڕەمەزان بی ئەوەی زۆر خۆشە تایبەتمەندیەکی تایبەتی پێداوە سپاس دەسە خۆش بێ دێژین دەمەوێت بەردەوام بین هەرچەندە ئێستا مەراسیمەکە دەستی پێکردووە بە وتارکردنەوە وەکو دەبینی گەنجان پیر مناڵ لێرە سلااو لێ بێ جەژنی نەورۆز بەلای ئێوە چیەگەێنێ بە تایبەتی لە خورماتوو و هەروەها لە دامینی چیای هەنجیرە کە بۆتە نەریت ساڵانە جەژنی ڕەمەزان پیرۆز لە هەموو گەلی کورد و لە هەموو مسلمانانی جیهان و گەلی کورد تایبەتی ئەمڕۆ لە شاری دووس خورماتوو ئەم جەژنە بوو بە سێ جەژن جەژنی ڕەمەزان یەکەم ڕۆژە و جەژنی ئاگری نەورۆز کە پیرۆز بێت لە هەموو گەلی کورد لە هەموو چوار پارچەی کوردستان و دوای ئەم دوو جەژنە جەژنێکی زۆر زۆر پیرۆز لە شاری دووس خورماتوو ئەمڕۆ ڕوویداوە ئەویشەوەیە سەرجەم لایەنە کوردیەکان هەمویان پێکەوە ئاگری نەورۆزەکەنەوە و پیرۆزبایی لە گەلی کوردەکان و تایبەتی شاری دووس خورماتوو دەستان خۆشێ دەست خۆش بە کەناری کورسانش ڕاستەو خۆی پیرۆز دەستان خۆشێ سپاس مەمنون سپاس پیرۆز بێ سلااو لێ بێ زۆر جوان خۆت گۆڕیوە بێتە ئێرەوە بۆەوەی هەم ئەم مناڵە ڕازاوانەی شەدەر بچن دەواریە هەرچەنە هەورامیە و لەبەری گەرمیانیاتانی باسێکی نەورۆزم بۆ بکە زۆر سپاس ئەمڕۆ ئەو ڕۆژەیە یادی نەورۆزە کولتورێکی باو باپیرمان هەموو ساڵی ئێمە تاجیەکەین ئەمڕۆ ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنی قوربان ڕەمەزانە دووهەم نەورۆزە سێهەم شتێکم بۆ باسکەی تۆ خەڵکی خورماتوو من شتێکم باس کرد بە سەرەتایە مناڵ بووینە هاتین لێرە بە سەردەمی بەعەس بە ترس و بە دڵە ڕاوکێش ئاگرمان نەکردەوە باسێکی ئەو سەردەمەم بۆ بکەی و جیاوازی ئێستا زۆر ڕاستە ئەو کاتە ئێمە مناڵان ڕووی ماتایەمان هاورد لەژێر ئەو کاتە زوڵم و زۆرە نەمانەتوانی و ئاشکرا ئاگر بکەینەوە ئەرێراکە تایشتیان کۆ ئەکرد جاروایە حریق و ئاگر کوژێنەوە هاتە یا کوژانەوە بەڵام ئێستاکە لەخوا بزیاد ئەوە تا ئێرەکە دوو لە مەسەلی حزبایەتی هەموو لایەن کورد وەکو کوردی ئەوەی هەموو کووردە هەموو لایەنەکە دوو لە حزبایەتی دوو لە شتێک هاتنە بۆ ئێرەکە واگرکردنەوە ئەوە تا هەموو لە قزمان کورد و هەمووی بەس یعنی دوو لە بڵێ حزبایەتی بێ هەمووی کووردە یا ئەو یادەت تازە پیرۆزاکەین لە هەموو گەلی کورد بە تایبەتی خەڵکی دووس خورماتوو ئەمڕۆ ئەو ڕۆژەی ڕزگارکردنی شاری کەرکووکە کورتی کوردستانە زۆر سپاس دووبارە جەژن پیرۆز خۆش بێ دێژین ئەوەی کە دەبینی لە پشتی منەوە مناڵان بە جلوبەرگی ڕازاوی و هەروەها ئاڵای کوردستانەوە نازانم بزانم ئەمانە کامیان چۆنی جەژنی پیرۆز نەورۆز چۆنە نەورۆز ڕۆژێکی زۆر تایبەتە جەژنی کوردانە لەگەڵ کێ هاتوون لەگەڵ باوکمە چۆنی پیرۆز جەژنی لە تۆ هاتووش و هەموویان پیرۆز وەرە چۆنی جەژنی نەورۆزدا ئێوە چییە وڵا زۆر زۆر پێمان خۆشەکە جەژنی نەورۆز جەژنی ڕەمەزان بەیەکەوە دێژین ئەگەر کات هەبێ دەمێ بچمە ناو جەماوەری خەڵکەوە زیاتر سلااو لێ بێ پیرۆز جلێکی کوردەواری ڕەسەنایەتی کردووە پەیامی ئێوە لەم ڕۆژەیە چییە؟ وڵای پەیامی ئێمە چییە پێشەکی جەژنە پیرۆزەی جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز دەکەن هەموو کوردێکی ڕەسەن جەژنی نەورۆز تایبەتی خۆیە بەڕاستی ئێمە شانازی بەم جەژنەی خۆمانەوەکەین ئێمە ئیمڕۆ لە خورماتوو ئاگر نەورۆز دایگرسیێنین و پەیامی خۆمان و مێژووی خۆمان ناسنامەی خۆمان نوێکەینەوە من ناوم شۆڕژی سەردەم بەڕاستی زۆر پێویستە ئێمە زۆر گرنگی بەم بۆ نەتەوانە بدەین لەبەر ئەوە ئێمە ناوچە دابڕاوەکان و کێشە لە سەرەکانی چاوێکی زۆر براوەتە سەرمان و ئەم بۆنانە نەیەلن و بوونمان نەیەڵدا دەست خۆت دووبارە
چۆنی خاتون پیرۆز بێ جژنی خۆتیش پەیامت چییە لەم ڕۆژەدا بۆنی جژنی نەورۆزەوە پەیامی من بۆ ئەوەیە بۆ هەموو گەلێک نەک تەنها کورد کە ئەم جەژنە تەنها ناو کوردانیە لە زۆر نەتەوە ئاریەکانە هەیە پەیامی من ئەوەیە لەم ڕۆژەیە ئازادی بنووسنەوە خۆڕاگر بن بە تایبەت ڕۆژهەڵات ئێستا خوێنی لێ چۆڕێت بەداخەوە هیوادارم داهاتوویەکی ڕون و ڕناکشی بێت و پیرۆزبایی جەژنی نەورۆز بە تایبەت لە نەتەوەی کوردەکەم چکە ئێمە چەندەها شەهیدماندا بۆەوەی ئەم جەژنە بە ئازادی بگێڕین بۆیە پێویستە نەوەکانمان خۆمان لە بەڕابردووە و لە ئێستا و لە داهاتووشە پێویستە هەمیشە بەرزڕای بگرین سپاس بەڵێ دێژین وا بڕیارە سەعاتی 5:30 لەگەڵ نزیکبوونی تاریکبووندا مەشخەڵی ئاگری نەورۆز باشە هەر دەماگر هەر بۆ لە کردی کاروان ئەمە دیسان بینە دەفتە و دیمەنان بۆ مەبلا بەردەوامی هەبن و دیمەنان بەگوێزیش بۆ بینەرن کورسات نیوز دەست خۆش کاروان ئەس بچمە هەر دەف کاروانی لە کەرکووکێ ئەف جاران بچنە کەرکووکێ کاروان کەرەم بکە نها الکەرکووکێ بەشداریە خەلکی هاتنە خەلکیش بۆ ئاگرێ نەوروزێ و بەشداریاوان تناوا جەژنا نەوروزێ و ڕەمەزانێ و چاڵاکی بگشتی کەرکووکێ چاوایە دێژین کەرکووک خۆتە زانی ینی دیمەنەکانمان گواستەوە کە مەراسیمێکی گەرموگوڕ و قەرەباڵغ بوو ئێستا گەیشتینە کۆتایی مەراسیمەکە دوایەوەی کە ئاگر کرایەوە و هاوڵاتیان لێرە بەشێکی زۆریان ئامادە بوون و پەیامی خۆیان گەیان حزب لایەنە سیاسیەکان بە هەمان شێوە لێرە بوون و پارێزگاری کەرکووک بەشداری کرد ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەندامانی ئەنجومەنی نێرانی کەرکووک بەشداریان کرد ئێستا ئیتر بەرەو چۆڵبوونەڕەوە مەراسیمەکەی کەرکووک زوو دەستی پێکرد وەکو تۆ لای تۆ ڕوونە پێش پارێزگاکانی دیکە دەستی پێکرد ئێستا بەرەو کۆتایی ئەڕۆ سلااو لێبێ دیارە بەڵام هێشتا بەشێک لە هاوڵاتیان لێرە ماون کە دەیانەوێت تاکو کۆتایی ساتەکان بمێنەوە لەسەر قەڵای کەرکووک من هەوڵەدەم بڕۆمەلای بەشێک لە گەنجانەوە کەوا لێرن سلااوتان لێبێ کۆمەڵە گەنجە کوردێکی باشە بینم کە هاتوون کوردان هاتوونەتە سەر قەڵا پێیانتان چییە؟ وڵا هەڵبەتە ئێمە وەکو ستافی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و ستافی ئازادی لاوان لەقی کەرکووک ئەمڕۆ لێرە بارکی سەرشانی خۆمان زانیەوە لەم ڕۆژە پیرۆزەیە لە ڕووی نەتەوەی و لە ڕووی ئاینیشەوە ڕۆژێکی پیرۆزە بۆ ئێمە لە یادی ڕاپەڕی نایە و هەروە بێت و یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە و هەروە بێتەوە سبەینێش یادی نەورۆزە کە مێژوەکەی گەڕێتە بۆ 2700 ساڵ زیاتر سەلامەت بێ زۆر سپاس سڵاو لێ بێت دەتوێت پێیان بگەێنی پێم بڵێ پەیامیشی خۆشی ئیشدایان بۆ هەموو گەلی کوردستان ئێمە هەموو زیندوینە و پێشمەرگەی کوردستانین دەڵێن ئێمە هەرماوین و هەردەزەنجین کەزیەکانی شەروانیان پسەران بەس ئێمە هەرماوین و چۆک بۆ دوژمندا ناهێنین هەر کەسێک چۆچیان بۆ ببا ئەیان سوتێنین وەکو ئەو ئاگرەی نەورۆزیان بەسەر ئێهێنین نایەلین گەلی کورد ببەزێ هەتاماوە گەڵی کورد ئیشاڵڵا هەر سەرکەوتوو ئەبێ و سەرفراز دەبێ بۆ هەموو کوردستان زۆر سوپاسی ئێوەی کەناڵەکەتانەکەم سوپاسی ئەم ئاهەنگە و خۆشی ئیشاڵڵا دەبێتە مایەشی زۆر خۆشی و سەرکەوتن بۆ هەموو کوردستان و بۆ هەموو عێراق دەمانەوێ ئەم ئاهەنگە ئیشاڵڵا بە خۆشی بکەوینە سەر و ئەم کێشە لەسەر کوردستان دیارە هاوڵاتیان هەمووان پەیامی جیاجیان هەیە کە لەسەر قەڵای کەرکووک پەیامەکانیان بگەێنن من دەبینم ینی هێشتا ژمارەیەکی زۆر هاوڵاتیان وێنەی یادگاری تۆمارەکەن و لەسەر قەڵای کەرکووک بە ئاڵای کوردستانەوە دو ساتەکان بەڕێەکەن ئەگەر بوار بێت من دەمەوێت زیاتر هاوڵاتیانی زیاتر بدوێنم سڵاوتان لێبێ لە جەژنی خۆشی دابن پێ بڵێ پێیانتان چیە لە یادی ڕاپەڕینی کەرکووک یادی جەژنی نەورۆز و ڕەمەزانی شەوان سەرەتا پڕبەدڵ پیرۆزبایی خۆم ئاراستەی گەلی کورد دەکەم بە تایبەتی شاری کەرکووک بە بۆنەی جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە ئیشەڵڵا ئەم نەورۆز و ئەم جەژنەمان ئەبێتە مای خێر و خۆشی و بێتە مای ئاشتەوایی بۆ ملەتەکەمان و بۆ وڵاتەکەمان پەیوای سەرکەوتن بۆ هەموو لای ئیشەڵڵا خۆشحاڵ و دەست خۆش چاوەکەم دەست خۆشم کرد کاگیرس بە زلوەرگێکی جوانەوە خەنجەر و جلێکی کوردی جوان پێم بڵە پەیامت چیە؟ پەیامی من بۆ هەموو خەڵکی شاری کەرکووک و بۆ هەر چوار پارچەی کوردستان
خۆشی و شادی و کامەرانیە بەڕاستی ئمڕۆ خەڵکی کەرکوک و کەرکووکیەکان ئیسپاتیان کرد و پەیامی خۆیان گەیاند بۆ هەموو خەڵکی کورد ئێمە هیچ شتێ تەسیر لە ئێمە ناکا گەر بە هەموو شتێ لە کورد بدەن کورد هەر ئەمێنێت و هەر ماو تا دێت و زیاترە بێ هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم هیوای پەیامی من بۆ خەڵکی کوردستان ئەوەیە دائیمەن خۆراگر بن سەرکەوتی بن و ئیشەئەڵڵا خۆراگرتن مای ئازادی هەر چوارپارچی کوردستانە برای بەڕێزی منی بەڵێ دێژین ئەوەی کە بینیتان ئەمە بەڕێوەچوونی یادەکانی جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان و ڕاپەڕینی کەرکوک بوو کە لەسەر قەڵای کەرکوک لەلایەن هاوڵاتیان و حزب سیاسەکان و ئیداری کەرکووکیشەوە کرایەوە. بەڵێ کاروان دەست خۆش سپاس بۆ زانیاریەنتە بلا دیمەنێن کەرکووکێ بەردەوامی هەبن وەکو یەکەم باژێر ئاگرێ نەوروزێ هەل کرد دەست خۆش ئەم بچنە کەلار لێ قەڵا شیروانە شاخەوان لەوێ دەرێ ئامادەیە بجلکێن کوردی شاخەوان جەژنا نەوروزێ و یا ڕەمەزانێلتە و هەمی کەلاریان پیرۆز بیت ئەس بزانم قەڵا شێروانە ئیرۆ دێ چ بکە و چاوە ئاگرێ نەوروزێ هیندێ هەلکەن بەشداریە خەڵکی چاوایە بەڵێ دێژین سڵاو لێبێ جەژنە پیرۆز بێ دیارە ئەمڕۆ هەردوو جەژنەکە هاوکاتە لەگەڵ یەکدا ئەلبەتە ئەمڕۆ دوێنێش ینی بە شێوەیەکی گشتی ئیدارەی گەرمیان ڕایگەیان کە ئەوان ئاهەنگی نەورۆز لە قەڵای شێروانە ساز نادەنواتە هیچ چالێکیان نییە بەڵام وەکو سیمبولێک لە یەکەم ڕۆژدا ئاگرێک دەکەنەوە بەڵام خەڵک تەحملی نەکرێت دێژین ئەوە ئێستا دیمەنی قەڵای شێروانەیە ینی سەرباری ئەوەی کە بە خەڵک نەوتراوە ینی خەڵک ئاگدار نەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک ئەمڕۆ هاتوون بۆ قەڵای شێروانە چاوەڕێنەوەن لە سەر قەڵای شێروانە ئاگری نەورۆز ببینن دێژین ساڵانی ڕابردوو ئەم کاتە لەگەڵ کردنەوەی ئاگری نەورۆز مەراسیمی گەورە و فراوان لە قەڵای شێروانە بەڕێوەچوون بەڵام ئەو دۆخەی کە ئێستا لە ناوچەکە ئەگوزەرێ وای کردووە کە ئەم مەراسیمانە بە جۆرێک لە جۆرەکان ینی خەڵک بەشدارێکی کەمی هەبێ بەڵام هەر خەڵک هاتوون ئەمڕۆ هەم جەژنی ڕەمەزانی پیرۆزە خەڵک لە شوێنانی ترەوە هاتوو بۆ کەلار خەوان ئێستا تواوان پێ بڵێ لە کەلار باران نابارێت دێژین خەریکە بارانبارینیش خەریکە چونکە بەڕاستی تا ئێستا هەر پەیامنێرێک لەگەڵ ئێمە بوو بارانبارین لە هەموو شوێنەکان هەبوو بە سلێمانیشەوە بارانێکی بەخورد هەبوو بزانم لە کەلار چۆنە چونکە بەڕاستی چۆنە بێ لە هەموو شوێن هەبێ و لە کەلار باران نەبارێت دێژین دیارە بارانبارین هەتاوەکو بەرەبەیان بەردەوام بۆ ئێستا ینی بە پێی ئەوەی کە کەشناسی بڵاوی کردوێتەوە کەلاریش ئێدی بارانبارین خەریکە دەست پێکە ینیەوە نەبێ کەلار لە معادلەکە دەرمەکە و بارانبارین لە کەلاریش ینی بە پێی پێشبینیەکانی کەشوهەوا چەند خولێکێکی تر بارانبارین دەست پێکە دیارە دێژین بەرپرسە جاجەکان لە سنووری کەلار و ئیداری گەرمیان و سەرپەرشتاری داری گەرمیان ئێستا گەشتونەتە ئەو جێگەی کە بە یەکەوە ئاگری نەورۆز بکەنەوە خەڵک چاوەڕێ بۆی کە دیمەنی ئاگری نەورۆز لەسەر قەڵای شێروانە ببینێ و من چەند کەسێکیش گوێم لێ بوو گوتیان کاکە تۆزە خێراکەن و بارانبارینیش لە کەلار دەست پێکا بۆی ئێمە ئەو دیمەنانەی قەڵای شێروانە بینن دێژین تایبەتمەندی قەڵای شێروانە کە گردۆڵکەیەکی بەرزە ینی ئەو مەراسیمانەی کە تایبەتن بۆ ئاهەنگی نەورۆز ینی دیمەنێکی زۆر ناواسە و جوانی ینی قەڵای شێروانەیەکێکە لەو جێگەیانەی کە لە ڕۆژانی نەورۆز و لە دەستپێکی ئاهەنگی نەورۆز دیمەنێکی سنجڕاکێش و ناوازەی ئێمە چاوەڕێی دەستپێکردنی ئەو ئاگرین کە لە قەڵای شێروانە بڕیارە چەند خولێکی تر بکرێتەوە باشە کەنگی دەبێ هەلکردن وڵاهی دێژین ئێمەش چاوەڕێن ینی ئەگەر دەرفەت هەبێت بارانەکە نەبارێ واوەی ڕەوشەکە بۆ خەڵکەکە خۆش بێ و هەمووی لەوێ ئامادە بن و ئێمەش بینەری ئەو ئاگرە جوانەی کەلارین دەست خۆش شاخەوان بلا دیمەن بەرداوامی هەبن ji بۆ کورسات نیۆس دیمەن هەم بینەرێمە هەم ئەمژی ببینین بینەران ئەف دیمەنێن ڕاستەوخۆ یەن باژاڕی کەلار بوون لە قەڵا شێروانە مەدید دیمەنێن جوان و سەرنجڕاکێش هەبوون و خەڵک بگشتی بجلکێن کوردی بەشدار بوون ئەس ژێ کەلار بچمە ئامێدیە لە ئامێدیە دلدار عارف دێتگەل من دابیت ئامێدیە ژی هەڵبەت جهەیەکی تایبەت
و بوونێن تایبەت گرنگیە پێدەدا ئاگر لەوێ دەرێژی نابیت بێ ئامێدیە نەیتە هەلکردن دڵدار ئەف دەمێتە باش بزانین لە ئامێدیە چ ئامادەکاری هاتنەکردن ئەش بۆ جەژنا نەتەوەیە ملەتێ کورد هەڕۆسا جەژنا ڕەمەزانە پیرۆز ژێ بۆ ما بەحەز بکە لە ئامێدیە چاوا بۆ ڕەوش بگشتی ئەو چاڵاکین کو هەنە ئیرۆ بێنەکردن بوو نەوروزێ چنە دێژین جەژنا ڕەمەزانی و جەژنا نەوروزی لوە پیرۆز بیتن هەلبەتە ئامێدیە خۆ دزانی کەش و هەوا گەلێکی سارە پلێن گەرماتی گەلێک داکەتینە یعنی هەر دەمی سپێدی وەرە حتا نها پێلەکە زوورە بارانێ باریە یعنی ئەگەر باوە دیار بکەین هەرچەندە نها بوومش پێلەکە بەفرێل سەرێ جیل ئامێدیە باریە یعنی هەر ساڵ دوی دمی دا ڕێوڕاست بین ئاگرێ نەوروزێل ئامێدیش یعنی جدا جدا جهێن جدا جدا دەهاتنە هەلکردن لێ ئەف ساڵا بڕیار هاتیەدان کو هیچ چالاکیەکا فەرمی ئەلسنوورێ قەزا ئامێدیە نەهێتە ڕێکخستن بۆ هەلکردنە ئاگرێ نەوروزێ بتنێ بڕیار هاتیەدان یعنی هەر خەلکێک هەر کەسێک هەر ماڵێک ئەلبانێن خۆ جهێن جدا جدا ئاگرێ نەوروزێ هەلکەتن ji ber ku ev sala biryar wasa hatiyedan temamî ew şêbêjî sinûrê parêzgeha dûkê nexwasim qeza ئامێدیەژی کو هیچ ئاهەنگێکا فەرمی یان ڕێوڕسمێکا فەرمی و هەلکردنە ئاگرێ نەوروزێن نابیتن لێ هەلبەتە خەلک ئامادەکاریات کەن یعنی چەند دەمەکێن بهێتن ئەگەر کەش و هەوا دڵدارژبلی وێ چندێک چاڵاکیە بگشتی پڕێبەنا چەش بەر vê rewşê lê ئاگرێ نەوروزێ تێکردن باشە دڵدار دەگەلمە بمینە بینەران ئەف دیمەنێن هەندبینن یەن ڕانیەنە وەک بەریانەها ژمەدیت خەلک لەوێ دەرێ ئامادە بوو و خالت بەحساوێ چەندێ کرد و خەلکێکی زێدە هاتیە لێش بەر بارانبارینێ خەلکێک هەنێک چۆینە هەنێک ژی لێ دەرێ هەبووینە ئەبە لێ ڕانیەژی ئاگرێ نەوروزێ هاتە بلندکردن و هەلکردن بە هیڤیاوێ چەندێ خۆشی و کەیف و ڕەوشێکی ئارامتر ji بۆ ڕانیە و بۆ تەواهی هەرێما کوردستانê بێتە بجێئانین ئەف ژی دیمەنێن ڕانیانە باوێکی ڕاستەوخۆ یا دژی کەلارە ئەم چاوەڕێ دەکەین لە کەلار هەردەما ئاگر لەوێ دەرێژی هاتە هەلکردن ئەمێ بۆ بینەرین خۆڤە گوێزین بەلێ دڵدار بەردەوام بە و بەحث جێ بکە ئایا وەکو ژبلیکۆ بە ئالیە ڕەسمی جەژن نایتە بڕێکردن یا نەوروزێ لێ ئاگر دەبێتە هەلکردن لێ ئامێدیە یان نە بەێ دێژین ینی ڕەنگە چەند ساعتێکین دییان کوشێن بێژین دنیا بچەکاری تاڕێتر بهێتن خەلکێ جهێن جودا جودا بخۆ دەستنیشان کردینە سەرێ گران شێن بێژی هەند جیان دەڤەرێ ینی ئەف جهێن نێزیکی باژێران بریار هاتیەدان خەلکێک هەر بانێن ماڵێن خو ئاگرێ نەڤروزێ هەل بکات یعنی ئەڤە ئامێدی ینی کەشوهەوە گەلک بوویەمەش یعنی بەێ وەکو بەرێ ینی خەلکێک بانێن خۆل سەر جادان سەر گرێن جدا جدا ئاگرێ نەڤروزێ هەلکەت یعنی هەند خێزانە خۆ ئامادە کردە لێ ڕەنگە ینی پشتە چەند سعەتەکێندی ڕانێزیکی مەغرەبیتن ji بۆ هەندێ ینی ئاگرێ نەوروزێ وی دەمیدا بێتە هەلکردن لێ بڕیار هاتیەدان و هیچ ڕێوڕسمێکا فەرمیل سنووری قەزا ئامێدیە نەهێتە ڕێخستە هەلبەتە هەر ساڵ ینی ئامێدی ڕێوڕسم دهێنە گێران ینی جهێن جودا جودا هات بوونە دەست نیشانکردن لە ئەفسەڵا بریار واسەیە ئێشلایەکە دیڤژ ئەم شێبێژی ئەڤروکە ڕوژە ئەیکیا جەژنا ڕەمەزانەیە لێ هەلبەتە خەلکێک دڵخۆش بێت دیارەژی و ئامێدی پەیوەندێن کۆمەڵاتی گەلک بهێزبن هێزن ینی هەست پێدێ خەلکی سەردانە کەس و کارێن خۆکریا لێ کەش و هەوای ڕەنگە ینی هەند ئاستەنگ بۆ خەلکی دروست کردی نەزیبزی خەلک ینی هەند نەدەرکە بیتن ji ber ku کەش و هەوایە سارە و gelek baranjî دیارە دڵدار پشتە مژەکە زێدە هەیە سەرما هەیە دیارە بەفرەکە دیدێ mêvanawe bît van rojan بله یعنی بفر نکاجی یعنی شیم بجیل برسیل جمعتینا شویدی حتی نکاجی باریش بر هنده یعنی پلن گرماتی گلک داکتینا یعنی دیف پیش بینن کشو هوا یعنی به هفته همی احتمال کشو هوای بارانی بیت بر هنده یعنی افصاله جشن جیاوازت گل سالن بوری راسته مهمه و جشن کاب خیر و خوشی بو تواهی خلق آمدیه اگر آگره هر یک لمالا خوشی و کوجاران هر خوشه هر طاما نوروزه و جشن ده دست خوش دلدار سپاس بو زانیاری انت هنك ديما نعمديه جي هبن هر مش جيبيت بس هر هبن جبو كرسات نيوز داس خوش دلدار ام بين سليمانيه لسليمانيه ازبار لباركا ازاديه ريباس لوي دريه و اگر زانياريان بده تمام بزانين
باشە هێمن کەمال لێ سلێمانیە دێتگەل من دابیت ئەس بزانم لێ سلێمانیە ئاگرێ نەورۆزێ هاتە هەلکردن و کەنگی بێتە هەلکردن هێمن ئەف دەمێتە باش کەرم بکە لە سلێمانیە چ زانیاریەکێ دهەیەن و خەلک هاتیە ڕەوشچەوایە و باران دباریت یان ڕاوستایە بەڵێ دێژین دیارم ئێستا پارکی مەولانای لە شاری سلێمانی کە لە تەنیشت فامیلی مۆڵە ئەوەی کە لێرە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات لێرە چەند چالاکیی جۆرا و جۆر دەست پێ دەکات سەرەتای چالاکیەکان بەکردنەوەی ئەمە لە پشتی منەوە دیارە ئاگری نەورۆزە لێرە لە نێو پارکی مەولانادا دواتر لە ژوورەوە مەراسیمەکان و چالاکیە هوەری و ڕۆشنبیری و گۆرانی موزیکەکان دەست پێ دەکات دیارەگە چی کەمێک کەشەکەی ئەتوانین بڵین باراناویە بەڵام نەما بارێ زۆرەوە نییە بڵین بێتەوە کارەوەی کە هاوڵاتیان ئامادە نەبن دیارەگەر وەک لە وێنەکاندا دیارە دەبینی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوونەتە ئێرەوە بە جلوبەرجی کوردیەوە بۆی بەشداری بکەن لە مەراسیمی کردنەوەی ئاگری نەورۆز لێرە بە سرودی ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە و دەزانین ئەم ڕۆژ کە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان ئەمەوای کردووە هاوڵاتیان زیاتر دڵخۆش بن بە هەم جەژنی نەورۆز هەم جەژنی ڕەمەزان کە وەک ئەماژەمان پێکرد هاوکاتە لەگەڵ ئەوەی کە بەیەکەوە ئەنجام دەدرێت کە بڕیارە پاشکەمێکی دیکە لێرە ئاگرەکە بکرێتەوە دیارە وەک دەبینین لە وێنەکان هەیە بۆ ئەوەی ئاگری نەورۆز کە لێرە بڕیارە پاشکەمێکی دیکە دەست کە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم فستیڤاڵ و چالاکە هونەریانەی فامیلی مۆڵ لە شاری سلەیمانی بەڕێوە دەچێوات هاوکات جگەل لێرە لە چەند شوێنێکی دیکەی شاری سلەیمانی بە هەمان شێوە بەم جۆرە ئاگری نەورۆز دەکرێتەوە ئاگری نەورۆز وە هەڵپەرچە و گۆرانی چووکە پاشکەمێکی دیکەوە کێرە ئەوگاماژەم پێکرد کێرە تەواو لە ژوورەوەی تر گۆرانی و میوزیک و هەڵپەرچێ پێشکەش ئەمەوان و میوانەکان دەکرێت بۆ چۆنەڵی جەژنێکی تەواو جیاواز بەسەر بەرن کە ئەمە ئەو کاتە لەگەڵەوەی کە جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان کە پێکەوە ئەنجام دەدرێت و هاوڵاتیان توانین بڵین ئامادەکاریان کردووە بۆ هەردوو جەژنەکە بە جلوبەرجی کوردی و هاتوون بەشداریان کردووە لێرە و لە نێو پارکەکە دیارەوەی لە وێنەکاندا دیارەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە ئەیترێ ساڵەکەیان هەڵ کردووە بۆ ئەوەی بچنە پێ بکەن خۆشحاڵیەوە ساڵی نوێی کوردی پیرۆزەکە بووە دیارە وەشیەیە کە لە وێنەکان زۆر وڵاتیان لێرە لەوێت دیارە ئێستا هەلێن لێرە شوێنە بۆ سپۆنسەری میدیا بەڵێ بینەران ئەف دیمەنێن هەوادیتین ما دەبێ سعاتێدا ji بۆ ڕۆماڵا کورسات نیۆست بۆ بینەری خۆڤە گوهستی ئەم بەشە بووینە ji بانخۆشی و کەیفن کوردان لێ هەر پارچەکە کوردستانê û li herêma Kurdistanê jî wek me dît agirê Newrûzê lê gelek cihan hate hilkirin û bilindkirin lê qela Şêrwane lê kelar amadekarî têne kirin ji wê derê jî bête helkirin ev kîjan cihe hevkarên min eger bû min bêjin Belê bîneran ev dîmenên Amêdiyê ne bawekî rastewxo bû têne veguhastin ev dîmenên Amêdiyê ne me dît ku xelek baş li devera badînan ev giştî ku cejna Newrûzê bi rê dikin cilûbergên Kurdî û bi dîlana Kurdî wate helparka Kurdî ew cejna xwe ev bi rê dikin.
نیە هاتە هەلکرە و بلندکردن ئەوادن ژیلەتانی شتوێ گوشەیەکادن ئەو ژی قامشلۆ یا ڕووشاڤایی کوردستانەیە دەبینین کوردن لە قامشلۆژی جەژنا نەوروزێ بڕێ دەکەن و بەشدار بوونە و ئاڵای کوردستانێژیت ناوا ئەوان دیلان و سترانên کوردی ئاڵای کوردستانێژی بخۆشحالی بە القامشلۆتێ بلندکردن زێدەباری ئەو نەخۆشیên هەبوو لێ ڤەگەڕا ڕەوش بۆ ڕەوشە ئاسایی جێ خۆشحالیەیە القامشلۆ ئەوان دیمەنێن خۆش یەن جوان یەن کوردانە بجلێن کوردی ئەم دەبینین دیسان لەسەر شاشا کورسات نیوز.
بەڵێ بینەران بەرداوامین ڕۆماڵا کورسات نیۆس ji bo cejna Remezanê li aliyekî herwesa cejna Neteweyya Kurd cejna Newrûzê. Ромاڵا me berdewam e û di saetên dahatî wê berdewam be em xweşiyên xelkî îro cuda ji her rewşekê cuda ji her babekî îro em pêşkêşî bînerê xwe dikein. Eva em dibînin di gûşeyeka şaşa Kursat Nîyos Qamişloye bi pirin ji alayê Kurdistanê û genç pîr kesên bi temen û zarok hemû bi cilên Kurdî yên renga û rengiyên ciwan beşdarin bi bilindkirina alayê Kurdistanê. Ti nava evê coş û xirûşa Qamişlo ji bo pîrozkirina cejna Neteweyya Kurd cejna Newrûzê. Li aliyê din raniye ye. Li raniye agirê Newrûzê hate hilkirin û xelkek li wê derê jî beşdar bû û xweşî û keyfa xwe ti nava cejna Newrûzê hate birêkirin. Li گوشەیە din daya nava şaşa Kursat Nîyos ew jî li aliyê din ew bajarê Silêmaniyê ye. Niha agirê Newrûzê hatiye hilkirin û bilind bûye beref esmanî û xelkekê zêde ti nava Parka Azadî el bajarê Silêmaniyê el wê derê xelkekê zêde amade bûye zêdebarî keş û hewa rewşeka baranawî hebû bû lê ew çend ew baran nebû rêgirî ji hatina xelkî û beşdariya xelkî nava evê xweşî û keyfa û cejna Newrûzê. Em biçine soran İsmaîl dê digel min da be ez bizanim li soran rewş çawa ye amadekariya xelkî el soran çawa ye aya agirê Newrûzê el soran hatiye helkirin dîmen diyarin İsmaîl ev demê te baş li soran amadekarî çawanin û aya agirê Newrûzê hatiye helkirin yan dê kengî bête helkirin ev giştî cejn li wê derê çawa ye. Mebesta min her du cejnin. بەڵێ دێژین ئێستا ئێمە لە سۆران لە بەردەم شوێنێکین کە بڵێن جسری بەرزی سۆرانی پێگولە کە سەرەتای داخلبوونی قەزای سۆرانە ئێستا ئەمە دەبینین ئامادەکاریە کراوە ئەوەی ئەو شوێنێک کە هەیە بڕیارە چەند خولەکێکی یان چەند دەقیقەیەکی ترت دەست بکەن بە دەستپێکردنیان بڵێنکردنەوەی بڵێسەی ئاگر کە نیشانەی نەورۆز و ساڵی نوێ و هاتنی بڵێن بەهار و هەموو ئەو ئەوانەی کە لە یەک جەژندا کۆبیتەوە وێڕایەوەی کە جەژنی ڕەمەزانی پیرۆزیشە ئەمە ئەوەی کە لێرە دیتن لە بەرەبیانیوە هەتا ئێستا جەژنی ڕەمەزانی پیرۆز گروتینێکی زۆر یان بڵێن گەرم و گوڕێکی زۆر بە هاوڵاتیانەوە هەبوو کە لە سەردانکردنی یەکتر و لە بڵێن هەم لە کۆبوونەوەی مزگەوتەکان و ئەوەی کە ئێستا بین لەگەڵەوەی کەشوهەوایەکی سارد و سەرمای هەیە لە شەوی ڕابردووە شەپۆڵێکی بارانبارین ئەو ناوچەیە گرتوتەوە و لە بەرزاییەکانی سنووری ئیداری سۆرانیش بەفرباریوە واتە پلەکانی گەرما بۆ ئاستێکی زۆر دابەزیون هەر خۆشیان ئیداری سۆران لەو مەراسیمێک کە کردیان زۆر بە فراوانی نەکراوە واتە تەنیا بەرزڕاگرتنی ئەو ڕۆژە بڵێن بەشێکی زۆر لە میدیاکاران و هەندێک لە خەڵکی ناوچەکەشی لێ بەڵام کەمتر بڵێن قەڵەباڵغێکی زۆر نەکراوە ئەو شوێنەی کە تێیدا ئێستا ئێمە وەستاوین و ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی لێنەوە بڕیارە چەند ساتێکی تر ئاگری نەورۆز و بڵێسەی ئاگر لێرە بکرێتەوە ئەگەر هاوکارم ئەو وێنەمان بگوازێتەوە ئەوەی کە ئێستا دیارە ئەوە مەشخەڵ ئامادە کراوە بۆ ئاگری نەورۆز و هەروەها داگیرساندنی ئاگر بە جۆرێک کە هاوڵاتیان خۆشی دەرببڕن لەو ڕۆژەی کە سەری ساڵی کوردیە و نەورۆز و جەژن و ئاهانگە بەڵام بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و بڵێن شەڕ و ئاڵۆزیان لە ناوچەکە هەنە کەمتر ئەوە هەنگارە من هاوڵاتێکم لەگەڵدا سڵاوت لێبی مامۆستا پێم بڵێ نەورۆز بۆ ئەم ساڵ بەبەراورد لەگەڵ ساڵانی تر پێویستە چۆن بکرێتەوە و پەیامی تو لەم ڕۆژەدا چێبی سەرەتا بە بۆنەی جەژنی ڕەمەزان و سەری ساڵی نوێی کوردی و نەورۆزی کوردان گەرمترین پیرۆزبای ئاراستەی هەموو کوردێکی نیشتمان پەروەرەکەم لە هەر شوێنێکی ئەم دنیایانەوە بەتایبەت کوردانی تاراگۆوانەی کە لە کوردستانیشان نەورۆز سیمبولی ئازادیە نەورۆز سمبولی بەرەنگاربوونەوەی لە دژی ستەم و زۆری لای ئێمە وەکو کووردە ئەم نەورۆزە زۆر تایبەتە ئەگەر بگەڕێنەوە بۆ کەمێک ڕابردوو خۆری ئێمە کوردان لە ڕۆژاوە هەڵاتوو و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکیشا لە ڕۆژەڵاتیشا بە هەمان شێوە و لە پارچەکانی دیکەشە میلەتی کورد ئەگات بە مافە ڕەواکانی خۆی بەکەوتن یان لە ناوچوونی هەر ڕژێمێکی سەردەستیان نەتەوە سەردەستەکان دەرفەتێکی زێڕینە بۆ گەلی کورد بۆ گەڕانەوەی سەروەری بۆ نیشتیمانەکەی خۆمان وە گەڕانەوەی
مافە زەوتکراوەکانمان ئێمەی کورد پێویستە لە لایەنە سیاسیەکان لە کۆمەلگای ئێمەدا و بە کوردانی تاراوگەشەوە هەموو هەوڵێکا بدەین بۆ ئەوی برە و بە بیر و هزری نەتەوەی بدەین و پەرەی پێ بدەین بۆ ئەوی بتوانین لەمە لە ناوەندە ئاکادمیەکان لە نێو چین و توێژەکاندا جۆرێک لەو پەرەسەندنە بەخۆی بینێ کە کاریگەری لەسەر گەشتسەند و بەرەپێچوونی دۆزی ملەتی ئێمە هەبێ و ئێمەی کورد پێویستیمان بەوەیە کە پند و عیبرەت لە ڕابردووە وەرگرین بۆ ئەوەی جارێکی دیکە دژمنان و داگیرکەرانی خاکی ئێمە جارێکی دیکە نەتوانن زەوتی مافەڕەواکانی گەلی ئێمە بکەن. من پێشنیاریەوە خەمە بەردەم سەرکردایەتی کورد بە تایبەت لە باشووری کوردستان پێویستەکە دامەزراوە نیشتیمانیەکان چالاک بکرێنەوە بۆ ڕۆڵی دەوری خۆیان بجێڕن و هێز و لانی سیاسەکان بە جۆرێکە یەکگرتووتە بابن کۆخوازی و یەکدەنجی لە پێناو یەک ڕیزی میلەتەکەمان لە پێناو گەشە سەندی دۆزی میلەتی ئێمە لە پێناو ئازادی و سربەخۆی گەلەکەمانە زرورە و ئەم قۆناغە زۆرە سیارە و پێویستی بە یەکڕیزی و تەبایی نێوان هەموو چینی توێژەکان و هێز و لانە سیاسەکانە باشووری کوردستانە بێتە مەڵبەندێک بۆ ئەوەی پارچەکانی دیکەش پشتی پێ بەسن تاکو هەر چوار پارچەی کوردستان ئازادی و سربەخۆیان بەدەست بێنێت. مامۆستا ئێستا بەشێکی زۆری گەنجان ئەبینین لە مەراسیمان نەتەوەییەکان بە تایبەتیەوە دەرەکەون و لە هەمووش گرنگتر ئەمڕۆ لەسەر لایەنە سیاسیەکان پێویستە چ بکرێت بۆ ئەوەی ڕۆژێکی ئاوا کە نەورۆزە و جژنی کوردانە بە بەرزی ڕابگیرێت. هەڵگرتنی بەرپرسیارەتی نیشتیمانی بەتەنیا ئەرکی بەتەمەن و سیاسەکانیە بەڵکو ئەرک و بەرپرسیارەتی گەنجانیشە بە هەردوو ڕێگەزەکانیشتەوە بەڵام ئەمە پێویستەکە لە ناوەندەکانی خوێن و ناوەندەکانی ئەکادمی باخی زیاتری پێ بدرێ بۆ ئێوە هەست و سۆزە نیشتیمانیە زیاتر گەشە بکە و ببێتە هۆکارێک بۆ پەرەسەندی بیر و هزری نەتەوەی میلەتی ئێمە. من ئەوە پێشنیارەکەم بۆ هەموو تاکێکی کورد جگە لە بیر و هزری نەتەوەی کە ئەبێ پێشینێ هەموو کارێکمان نابێت پەرەی پێ بدەین چونکە ئەمە تاکە دەرفەتێکە بۆ ئێمە بۆ ئەوی بتوانین سربەستی و ئازادی میلەتەکەمان بەدەستبین. گەنجان داینەمۆی شۆڕەشن، گەنجان هێزێکن بۆ گۆڕانکاری، گەنجان هەڵگری ئاڵای ئازادی و سربەخۆی میلەتی ئێمە بێت. سپاسکە لەگەڵێمە بووی بەڵێ دێژین ئەوەی کە دەبینین پەیتا خەڵک دێت بۆ بەشداریکردن لەو مەراسیمە کە بڕیارە لە سات 5:30 وا بڕیار بوو کە ئەو مەشخەڵە ئاگری تێبەردەن و بەڵام بەهۆی ئەوەی کە بارانە بارێت و کەش و هەوایەکی ساردی هەیە بۆیە بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانی کە لێرەنە دەبینین بۆ بە خێزانەوە نییە خودت وا بڵێم تەنیا زیاتر ڕەگەزی پیاو لێرە ئەبیندرێت لەو مەراسیمان لە ڕابردوودا مەراسیمە گەورەکانی کە لە سنووری ئیداری سۆران کرا زۆر بە قەڵەباڵغتر بۆ بەڵام ئەو زروفە سیاسیەی کە بە تایبەتی شەڕ و ئاڵۆزیانی کە لە ئێستادا هەیە و ئەو ئەوانی کەمتر کردوێتەوە. اسماعیل دەست خۆش بلادیمان بەردەوامی هەبن هەردەما ئاگر جیهاتە هەلکردن ji بۆ بینەرین کورسات میۆسان بەگوێزین بینەران لە ڕانیە ئاگر هەیە و لێ کەلار ئامادەکاری تێتەکردن و ئاگرێ نەوروزێ بێتە هەلکردن لێ سلێمانیە لە دوو ئالیان لە پارکە ئازادی ئاهەنگەکە ji بۆ جەژنا نەوروزێ ئەو ئالیە دنجی لە هەر سلێمانیەیە پارکە مەولانە ئالیە فاملی مۆڵ لەوێ دەرێژی ئاگرێ نەوروزێ هاتی هەلکردن و جەژنا نەوروزێ تێ پێڕێکردن ئەم هەنێک دیمەنێن باژاری سلێمانیە ببینین ناڤاوی ئاهەنگێ ji بۆ بینەرێ خۆڤە گوێزین بزانین ئەلوێرێ دەنگێ موزیکێ و ڕەوش و جەژنا خەلکی چاوای
بران بخاکی چون که توی لیلی بران بخاکی سوزله 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 و خانم bir بیتام سوزله و خانم bir بیتام بخوانه بوم تک شیطان بخوانه بوم تک شیطان سوزله 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 و خانم bir بیتام سوزله و خانم bir بیتام بخوانه بوم تک شیطان بخوانه بوم تک شیطان وكم نكشان أشلوم البوان وكم نكشان أشلوم البوان ولی بینران اف دیمن هند بینن لباجار سلیمانیه بو آهنگکا جوان و خوش و قشنگ لسلیمانیات یا پریکرن جبوکو خلق بجدار با و خوشی و کیفیت جشن نوروز بره بکه دوی که وجه هر نخوشیه که و افر و شاهی که دورتی کتیه هیوی دارین جشنکا خوش و کیف بو هر کردکی لهر جهکی بیتا پری کرن آگری نوروز الباجار سلیمانی ها تاهل کرن و بلند کرن اف آلیه دنجی کلاره خلکه که زیده الوی دریجی کن و بویه جبوکو بجدار بید جشنا نوروزه و هر وصا بجدار بید جه هل کرنا آگری نوروزه آماده کاری تینه کرن چند دقیقه کندن لکلار دی بیتا هل کرن و ابدی من جی باجار سلیمانی دبینین لپارکا مولانا وەک مەدیت خەڵک زێدە تێدا بەشدار بووە و ئاهەنگ تێتە گێران خەڵک دێ شوێ جەژنا نەوروزێ بەشدار بووە و دیلانên کوردی bi cilûbergên Kurdî bi xweşî û keyfî derbas dikin. Li aliyê din jî Qamişloye bi defê dibînîn kiçên Kurdan xoşhalî ve careka dî xweşî vegerî ji bo Qamişlo و xelkê me li wê derê bi xweşî û bi keyf جشنا نوروزê bi rê dikin. Ev jî cihê dilxweşiyê ye rastî Kurdan di temenê xwe da gelek nexweşî dîtîne. Lê ev dîmenên em dibînî dibîte cihê dilxweşiya me و ez bawerim dilxweşiya her Kurdekî ye li her cihekî ku evan dîmenên Kurdan dibîne. Em hinek dîmenên Silêmaniyê me dît bilamiyên Qamişlo jî temaşa bikein pêk ve bibînîn.
بەڵێ بینەران جێ خۆشحالیەیە دەبینین کورد بە جۆش و خڕۆش بە دلێکی خۆش بە ئیرۆ لە هەرالیەکەی کوردستانێت ناوە هەرێما کوردستانێت ناوە باژێڕین کوردستانێ بەشداریە ئەوا خۆشی و جەژنا نەوروزێ دەکەن و ئەڤێ کەیف و خۆشی و ئاگرێ نەوروزێ هەل دەکەن و بلند دەکەن ئەو جهێ دڵخۆشیەیە و دوورکەتنە خەلکی ژبێ ڕەوشەهەی ناوە دەڤەرێدا جهێ خۆشیە پیڤیاوێ چەندێ کورد هەرتم سەرفەراز و سەرکەفتی بن هەم هەردەم و هەمی گاوا دڵخۆش بن و هەر خۆشی بەهراوان بیت ئەف دیمەنە باژارێ سلێمانیەیە لێ هەردوو ئالیان ماشەڵڵا سلێمانیە ئیرۆ چالاکیە نوێ جیاوازتر بووینەش باژارێندن بێ هەردوو ئالیان بە ئەو جەژنێ نەوروزێ پیرۆز دکەن لە ئالیەکێ پارکە ئازادیە بێ دەستگا میدیایە کورسات و سپۆنسەریە ئەvê مراسیمê dike ku beriya niha jî ji şevên Remezanê bejdar bû niha jî bi vê cejnê bejdar ew û birê dike we dezga mîdyayê Kursat ya sponseriya evê ya mîdyaya vê çalakiyê dike ku li Parka Azadî heye li aliyê din jî Parka Mewlaneyê li bajarê Silêmaniyê el cem Family Mall li wê derê jî xelek bejdar bûne و جەژنا نەوروزێ دەکەن و ئاگرێ نەوروزێژی بلند کریە و هەلکریە ئیرۆ خەلکێ مە کوردێن مە ئەبجوش و خڕۆشەکە تایبەت و جۆرا و جۆر و جوان و ئەبجل و بەرگێن کوردیەن ڕەسەن ئیرۆ بەشداریت ناوا جەژنا نەوروزێ کرینە و خۆشیا خۆت ناوا ئەبێ جەژنێ بڕێ دەکەن پیبیاوێ چەندێ هەرتم خۆشی و کەیف بارە ملەتێ مە و کوردستانە مەبیت. بەڵێ بینەران دەما ئاوان دو سەعاتاندا ڕۆماڵا کورسات نیۆس مە بۆ بینەرێ خۆ پێشکەش کرد مە بۆ کوردێن خۆ لە هەر پارچەیەکە کوردستانێ مە پێشکەش کرد ئینشاءڵڵا جەژنێن وە هەمی گاوا خۆشی و کەیف و سەرفەرازی بیت قەت نەخۆشی نەیەتە ڕێیا هیچ کوردەکی کوردستانە مە هەردەم یا ئاڤدان و ئاڤدانتر و پاراستی بیت بۆ من بخۆ ئەڤە خۆشترین ڕۆماڵ بۆ ئیرۆ من کری ژبەرکۆ من خۆشی و کەیفە قامشلۆ دیت یا دهوکێ دیت یا سلێمانیە دیت یا تەواهیا کوردستانê دیت کوردستان ئاڤادان بیت خودێ وە هەمیان بپارێزیت هەر شاد و بەختەوەر بن.